بناوی خوای گەورە و میهرەبان بەناوی ئامادەیەکەمان ئامادەی کلێڤەری ناحوکمی بەخێرهاتنی زۆر بەڕێز دکتۆر زانا قەساب دەکەین بەخێربێن سەرچاوان بۆ پێشکەشکردنی استراتیژی زانستی بۆ بەڕێوەبردننی کات و سەرکەوتن بەخێربێ سەرچاوان دکتۆر با بفەرمێت. يلا بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم مامۆستایانی بەڕێز خوێندکاران قوتابیانی ئازیز خۆشحاڵم جاری دووەم لە کلێڤەر لە خزمەتان نابین. پێم وابێ پار وەجبەیەکی تر بوو وانە الحەمدوللا وەجبەیەمان بەڕێ کردو ئێوەش وەجبەیەکی کە بن لەوان باشتر ئینشاءڵڵا و بە خولیاکانتان و ئاواتەکانتان ئەگەن ئینشاءڵڵا. ئەوەی کە ئەمڕۆ باسێکین لە خزمەتانە مجموعەیە بابەتە کە پەیوەندیدارە بە مۆزوعی کە ئێستاوە هەتانە و ئیتر بەرەو ماڵەوە چن زیندانە کە چۆن دەستکەن بە دانانی جەدۆل بۆ سعیکردن بەڵامان کاتە ئەو سترێسەی کە تووشتانە بێ باسێکی کورد و هەندێک ڕێگەچارەی کردداری بە ئومێدەوەی ئینشاڵڵا جێبەجێیکەن و بتوانن بەکاری بێنن تاواکو بتوان سوودێکی باشی لێ ببین ئینشاڵڵا. تەوان یەکێک لەو ئاڵانگاریانەی کە هەمانە ئاڵانگاری یان تەحەدی یەکێک لەو تەحەدیانەی کە هەمانە لەم مەرحەلەیە بریتێ لە چی بریتێ ئەوەی کە ئەشێ هەندێک تەلەبە هەندێک بابەتی بەسەرا کەوتبێ بۆ نمونە لە بەشی دووەمە لە کەرتەکانە بۆ من لە کەرتەکانی ئاخری شیمیا فیزیا شتی بەسەرا کەوتبێ یا عەرەبی هەیە هەر دەرسێکی تر. ئەمە یەکێکە لەو ئاڵانگارانەی کە زۆرێک لە تەلەبەکان لەوانەیە هەتان بێ. یەکێکی تر لەو ئاڵانگاریانەی کە هەیە یان یەکێک لەو تەحەدیانەی تر کە هەمانە ئەشە چی بێ قسەی خەڵک بێ وایە قسەی خەڵک پێتەڵێ مەسەلەن برادەرەکەت پێتەڵێ ئەمسا پرسیار قورسە بێ ئەمساڵ فڵانشت لەوانەیە تەرک بێ جایشێشکەمان لێ پیا بێ نزیشی امتحانی وزاری پێمانەڵێ لەوانەیە پرسیارەکان کەشف بوو بێ یەکێشترمان لێ پیا بێ ئەڵە دەرەجەکانی کولیەکان فەرقەکە هێشتا امتحان نەکراوە. ئەم قسانە هەموو ساڵێک و دەیان جۆری لەم قسانە دووبارا بێت. لەبەرەوە ئەمە یەکێکی تر لەو شتانەی کە تۆ ببزانیت چۆن مامەڵەی لەگەڵاکەی دوای باسی چارەسەرەکانێکی. یەکێکی تر لەو گرفتانەی کە لەوانێت تووشمان بێ بریتێ لە گرفتەکانی ناو خێزان یانی لەوانەیە قەدەری خوا دایک و باوکو لە ئێستا بیران کردوە شەڕ لەگەڵ یەکتریا بکەن یانی چەند ساڵ هەڵیان گرتووە بۆ ڕۆژی امتحانەکەی تۆ ئەوە یەکێکە لە کێشەکان فعلەن. دانەیەکی تر کە کێشەیە جەناب خۆتی بریتێ لە کێشەی کۆمەڵایەتێک سۆشال میدیا مۆبایلەکە و ئایپادەکە و سناپەکە و تیکتۆکەکە و ئینستاگرامەکە و ئەمەش بۆ خۆی کاتت لێگرێت. جا تەماعن لە کاتی سەعیە دەماغ تەبیعەتی وایە لە کاتی سەعیە هەندێک تەلەبە خەویە بەتایبەتی ڕەمەزان ئەگەر بە ڕۆژوو بن طبعا بە ڕۆژوو بن چکە ڕۆژوو یەکێکە لە باشترین هۆکارەکان بۆ زیادکردنی تەرکیز یەکێکە لە باشترین هۆکارەکان بۆ ئارامی دەرونی چونکە لە کاتی ڕۆژوە هەموو مادانەی کە زەرەرمەندین جسممان پێی زەرەرمەند بووە هەر هەمی فڕێدرێتە دەرەوە. ڕۆژی یەکەم و دووەم لەوانەیە سەری بێشێ چەنە زستانە و خۆشە جەوەکەی بۆ ڕۆژوو لەبەرەوە بە ڕۆژوو بن ئەو عوزرەواز لێ بێنن کە من سعی یەکەم بە ڕۆژوو نابن ئاگادار بن ڕۆژوو فەرزە لەسەرتان سونەت نییە ئەزان فەرز یانێ بگیرێ لەبەرەوە ئیلا ئەگەرێکی عوزرێکی زۆر تەواو شەرعی هەبێ و بەنی نەخۆشیەکەەوە باش کەواتە سۆشال میدیاژێکی ترە لە ئاڵانگاریەکانە و ئاڵانگارانە زۆر لەسەری نامێنینەوانێ. طبعا ئاڵانگارەیەکی تر یاخود قورسەیەکی تر کە هەتانە ترسە لە شکست. طبعا ئەبێ ئەمە بزانین کە جۆرێک لە سترێس هەیە تەبیعیە نۆرمەڵە ئەبێ هەمومان هەمانێ ئەو سترێسەی کە بۆ نمونە من سارە لێ خوڕمەگە زۆر سەرێ بم سترێسی ئەوم هەیە دامکە ئەمە تەبیعیە. ئەگەر من سعیم نەکردبێت ترسی ئەوم هەیە دەرەجە نێنم ئەوە تەبیعیە. ئەو سترێسانی کەوات لێکە هەوڵ بی بڕۆی بەرەو پێشەوانەیە جددی بی بخوێنی تەوانێ ئەمە سترێسی چاک. سترێس یعنی فشارێک کە لەسەر دەروونتە هیلاکتەکە باش ئەمانە هەمویان تەبیعی بەڵام ئەو سترێسەی کەوات لێکا سعینەکەی بترسی بڵێ بەخوا دەرەجەکەم پێ نایە یا بڵێ وەڵا پێم تەواو ناکرێ مەنهەجەکە ئەمە مشکلەیە. وتمان لەگەڵ ماندوێتی زۆر و بێپلانی زۆرێک لە تەلەبەکان لەوانەیە لێرە زۆر بەتان نا بەڵام بەشێکتان وابن سعی زۆرەکە نەتیجەی باش نییە. ئۆکەی بۆ بەشێک لە سعیەکە هەڵیتیایە بۆ نمونە هەتا بەرەبەیان ناخەوێ ساعە 5 خەوێ حەوت هەڵەسێ چێ بۆ مەکتەب بۆ امتحان ئەبێت تۆ بزانی زاکیرە پێویستی بەڕێستی باشە تاوەکو و معلوماتی وەرەگرتووە سەر لە نوێ ڕێکی خاتەوانێ بداتەوە باشە. لەبەرەوە یەکێکە لە سەبەبەکان کە دەرەجە نایەنێ سەبەبێکی ترەوەیە هەتا چوونە ژوورەوەی ناو ئیمتیحان هەم تەلەبە هەر سعیەکە مەجال نایە بە زاکیرەی معلوماتەکانی بەڕێخ بە کورتی هەچەنەوە لە حلەکانە باسێکن بە کورتی لە شوێنی خۆیان با باسیکەین بۆ وایە کە تۆ دەرەجە نایانی بۆ نمونە وای دابنێ زاکیرەی تۆ وەکۆم ژوورە وایە وەکۆم قاعەیە وایە ئەم قاعەیە پێگاتووە لە هەمووی کتێبخانەیە ڕەفەی کتێبخانەیە ئەو معلوماتەی کە وەریەگری مجموعەیە کرێکار هەن معلوماتەکان بە شێوازی فەردە زانچی بۆ تێنەی خاتە ژوورۆ
پڕە لە معلومات پڕە لە کتێب ئەم کتێبانە دووسێ مۆزەفمان هەیە لە زاکیرەیە بێ هەستێ بە ڕێخستنی بیکاتەوانێ ئەمە بەشی فڵانە بچێتە لای بەشی فڵان بیخاتە کتێبخانەکەەوە ئەمە بەشی فڵانە بچێتە لای بەشی فڵان ئەم کرێکارانەی کە هەمووی ئەمانە بە زمانی علمی پێڵێن گوازەرەوەی دەماری ئەم گوازەرەوە دەماری پێویستیان بە کات یەکەم پێویستیان بە کاتە بۆی ڕێشی خەن دوو پێویستیان بەوەیە ماندووبوونیان دەرچێ ماندووبوون دەرچوون بەشێکی بەخەوە بەشێکی بە ئیسراحەتی نێوان سەعیەکانە بەشێکیشی بە خواردنی تەندروست وەکەمکردنەوەی فشارە قورسەکانی سەرجەستەتە سەر دەروونتە تەمام ئەمە واکە ئەو معلوماتانە ڕێخە ئەو تەلەبەی هەتا چوونە ژوورەوەی نایمتیحان هەر سەعیەکە معلوماتەکان هاتوونەتە ناو زاکیرەوە بەڵام فریای ڕێخستنی نەکەوتون وەکو کۆنەکەی لێدێ لێرە پێڵێن لای ئێوە لەنگەوە لەنگە ئاچی بۆ لەنگە شتەکڕی ئەتێ مەسەلەن گۆرەوێ بکڕی یا مەسەلەن جلێ بکڕی قاتە چاکەتەکەی دۆزیێتەوە بەس پانتۆڵەکە لە ژێرەوەی گەڕێ بە دوای تای دۆزیتەوە زاکیرە ئەو معلوماتە هێستا خوێنوتە شتە ئیمتیحانەوە لەوانەیە بیزانێ یەکسەر جواباتە بەس معلوماتێک هەیە دوو هەفتە لەوە پێش خوێندوێتەوە مراجعە کردەوە و زۆر باش بووی تایە فریان نەکەوتووە ئەو باتەوە چۆ تۆ مۆزەفەکانە مەشغوڵ کردووە لەوەی کە خێرا معلوماتەکان وەرگرتووە فریان نەکەوتون بیخەنە ڕەفەکانەوە ئەبێ بشدەنەوە بەلەبەرەوە چی لێرێ لە بیرچوونەوە ڕۆدا وێ دائیمەن لە بینی وەرگرتن بۆ دانەوە ئەبێ کات هەبێ ئەو کاتە بۆ چییە ماندووبوون دەرچێ و معلوماتەکان خەزم کردێتەوە سەر لەنێ لە خەوا بەڕێزان ئەو معلوماتانی هەموو ڕۆژەکە وەرگرتووە سەر لە نوێ معلوماتەکان خرێتەوە بەردەم هەنێشی فرێدرێ هەنێشی بە باشتر خەز نەکرێت بۆیە خەوی تەندروست ضرورە هەر لە ئێستاوە خەوی تەندروست پێش 12 شەو بە بیانی ڕەمەزانەوە خەوەکە و تێکمێ بخەوە لە سەعات 10 بخەوە حەزەکەی دوای پارشەو نەخەویتەوە مەخەوەرەوە و دوای لە جدۆلا باسێکی باشە لە جدۆلەکە کە داماننا باسیەکەن چۆن دایبنی باش کەواتە ئەمە یەکێک کێ لە ئاڵنگارەکانی تر شەرحی مامۆستا تەواو بووەوە پێشووترە ینی چکەوە ئەوەتان نەما هەفتەی ترە ڕۆنەوە بڵاوبوونەوەی پرۆپاگەندەمان باس سەر چارەسەرەکان لێرەیە گرنگە زیهنتان بەباشی بدەن بە برای خۆتان وەرەقە و قەڵەمتان پێ نییە مۆبایلتان پێ بینوس یاڵ بنووسە چکە لە ئێستاوە تربێ بنووسی لەبیر تەچێت یەقینتان بێ لەبیرتان نەچێت مامۆستاکانتان عەزێتاوە منیش لە سلێمانی و هاتووم نەنووسی لەبیر تەچێت علەما دائما فەرمیانە قەید العلم بالکتابە یعنی علم ملی بگرە بنووسین ژنە ئەڕوا لە مێشت نامێنێت سوید دوای هەموو ساڵی کەوتیان با بە ئایپاد شت بنووسین و با وەرەقە و قەڵەم بەکارهێنین تازە لە پلانی تازە یاگەڕێتەوە بۆچی بۆ وەرەقە و قەڵەم بۆی دەرکەوتووە ئەم سکرینەی کە بەمەوەن مۆبایلەکەی کە بەم ناڵە لەم ئایپادەکە کە سەعی لەسەرەکە زەرێتی چکە خەیاڵی زیاترە ڕۆ تەمام لەبەرە باوکی من عەمەلەیەکی گرنگە خۆ بەدەستی خۆ شتەکە بنووسی اعتیماد مەکە سەر زاکیرەت چوویتە ئەو دیوی دەرگای مەکتەب زۆربەی و لەبیرەچێتەوە چکە زاکیرەت فریای هەموو شتە ناکە پێم وتێ بە ئیسراحەتکەی هەنێکی هەر فڕێدا لەبەرەوە بنووس یەکەمین چارەسەر کە باسێکەکەی بریتێ لە هاوکێشەی بەڕێوەبردنی کات چۆن کاتەکانمان بەڕێوە بەرین بەباشی هاوکێشەی بەڕێوەبردنی کات واس لەوە بێنەوەی لیان نووسراوە بنووسە لای خۆت سەعی ڕۆژانە بەم شێوازەیە چکە تۆ کە ڕۆژی تۆ ئیتر مەکتەبت نییە نایەتەوە وانێ مامۆستا نایەنەوە مەگەر خۆت مامۆستای خصوصی و هەوێ سەرە لە خۆت تێگا بێ شەش مامۆستای خصوصی گرتووە خۆی من لەمە تێناگەم تۆ بوویتە مەکتەبی تایبەت بۆی بەشێک لە قورسایەکە لە کۆڵ خۆکەیتەوە مامۆستا باشەکانیان بۆ کردو لە یەک شوێنە چ مەفرۆدە تۆ شەش مامۆستای ترێک کۆکرۆتەوە جارێک تر ئەلمەهیم ئەگەر مامۆستای خصوصی تێ هەوڵ بە هەتایەکی چوار تەواو بێ تر کاتەکە نەماوە باش جارە سەعی ڕۆژانە باسەکەین بنووسە ئێستا ڕەمەزانە دوو جەدۆڵدانن جەدۆڵێکیان باسی ڕەمەزانە جەدۆڵێکیان دوای ڕەمەزانە ئۆکەی ئێستا ئەکرێ پارشێ و نەخەویتەوە کە تقریباً ئیتر بانگی بەیانی 5 و 2 دقە و 3 دقە لەوانەیە بانگ درابێ و 5 و نیم هەموو شتێ تەواو بوو یەکەین بە دووەشەوە بەشێکتان حەزەکان نەخەوێتەوە بە مەرجێ شەو دەخەوت بێ دە بۆ 4 ئەکاتە 6 ساعت خەوتۆ عیبینی ئەوەتان کە حەزەکان نەخەوێتەوە لە 5 و نیم دەسەکا بە سەعی هەتاوەکو سەعات 11 بەیانی لای خۆ بینوس بەڵام ئێستا باسێکین چۆن هەمین بەسەر یەکەوە نیە لە 5 و نیم هەتا 11 بەیانی بەڵام بەم شێوازە لای خوارەوە ئەکرێ ڕێگەی پۆمۆدۆرۆ بەکاربێنی پۆمۆدۆرۆ لەوانە بیسبێتان بەپێی یاسای زاکیرەیشەکە زاکیرە لە هەرزەکارە عادەتەن لە دوای 7 دقە بۆ 25 دقە توانای وەرگرتنی کەمە بێتەوە هەرزەکار تەمەنی جەنابتانە باشە بۆیە بەو پێسەیە بەپێی و یاسایە داناوە لە 25 دقە سەهی 5 دقە پشوو کەواتە کە ئێمە ئاڵێن لە سەعات 5 و نیم تا سەعات 11 دەسەکەین بە سەعی
هەموو 25 دقە جارێ پشوویەکی تایە بەس ئاگادار بە ئەم پشووە ناچیتە دەرەوەی ژوورەکەت چونکە چوونە دەرەوە هاتنەوە 5 دقەی پێ ناچێت زیاتری پێچ خاڵی یەکەم خاڵی دووەم مۆبایلت نابێت لە لابێلەوە کاتەیە اتفاقمان کرد کەواتە لە 5:30 بۆ 11 سەعیەکەین بەڵام هەموو 2 سەعات جارێ هەموو 2 سەعات جارێ پشوویەکی چارەکی وەرەگرین یعنی بەمانایەکی تر لە 5:30 تا 7:30 سەعیەکەین 4:25 7:30 چارێکی ڕێز وەرەگرین ئەچین ساحەتێکین دەموچایەکە شۆن بۆ نوێشی ضحاکە دەکەی بۆ نمونە باشە بە ڕۆژووی هیچ ناخۆی یەی تەوانێت دەسەکەیتەوە بە سەعی باشە لە 7:45 دقە تقریبێنیتەوە بۆ سەعی دەسەکەینەوە بە سەعی 2 سەعاتی تر تا 9:45 دقە بەڵام 4:25 دقەی سەعیمان کردو 4:5 دقەیش پشومان کردو دوایەوە لە 9:45 دقە بۆ دە چیەکەین یەک ڕێسی چارەکەی تر وەرەگرین باشە هەڵێتە دەرەوە دوو قسە لەگەڵ دایک تاکەی ئیکەی بەشەڕ نازانم کاتیتەوە لە 10 بۆ 11 سەعی بکە یا 10 بۆ 11:30 10 بۆ 11:30 جارێکی تر سەعیەکەین 3:25 دقەی لە 11:30 هیلاکی تۆزێک ڕاکشی باشە بخەوە خەویشت لێ ناکەوێت هەر ڕاکشی درێژ بە باشە هەتا سەعات چەند 11:30 تایەک یا 11:30 تا 12:30 بە کەیفی خۆ کەواتە هێڵێمەوە 5:30 تا 11 بۆ 11:30 چیەکەین سەعیکردنمان هەیە تەمام بەڵام هەموو 2 سەعات جارێ چارێکێ بەزیا چارێکێک بەجیا ڕێز وەرەگری لە 11:30 بۆ یەک پشوو وەرەگری نوێژەکەت کردووە هەڵەسیتەوە بە ڕۆژووی دیج ناخۆی لە یەک هەتا چارێکێک بۆ بانک یعنی ساعت چەندەکە تا 5:45 دقە تقریبا لە یەک تا 5:45 دقە بە هەمانی یاسای پۆمۆدۆرۆکە دەسەکەینەوە بە سەعی 2 سەعات چارەشێ 2 سەعات چارێکێ پشوو باشە تقریبی 8 پۆمۆدۆرۆکانی 8:25 دقەیە کاتایەوارە ئەمە بانگیدا لە 5:45 دقە ڕێس وەرەگرین هەتا 6:45 دقە پشوو وەرەگرین بەربانگەکەین بە ئیسراحەت نانەگە خۆین نوێژەکەین دەچین بۆ مزگەوتیینەوە کوڕەکان نامان خواردووە لە 6:45 دقە دەسەکەینەوە بە سەعی تا 10 ئەوانەتان کە ئەتانەوێت شەو بخەون باشە تا 10 جارێکی لە دەسەکەینەوە بەچی دەسەکەینەوە بە سەعی اتفاقمان کرد کوڕەکان ئەتوانن نەچون بۆ تەراویح ئەگەر زۆر حەزەکەی بچی نوێژی جەماعەتی عیشا بکەی بیکە عیشا بکە وەرەوە ئەو ئیمانە بەرزەی کە ئێستا هاتە زۆر زۆرم بەدڵە بەس دوای 12 باوا بێ باشە چۆ بۆ نوێژی جەماعەتی 4 ڕەکعەتی عیشا کێشەم نییە فەرز لە دوای ئەوە سنەتێکی زۆر گەورە عیلمەکەتە باشە ئیمامی ئەبوو حەنیفە لە مەجلیسێکا دانیشتبوو یەکێک لە دانیشتوانی ناو دەرسەکە کە دەرسی خوێن لای ئیمامی ئەبوو حەنیفە لە پڕ حەسا نوێژی کرد ئیمام پێی ناخۆش بوو وەستا تا تەواوی کرد وتی بۆچی نوێژت کرد وای زانی مەسەلەن قەزایەک هاتووە شتێ وتی وەڵا سنەتم کرد وتی ئەوەی کە دانیشتبووی ئەجری زیاتر وەک لەوەی کردە یعنی بابەکە ئەو عیلمەی تۆ خەریشیت ئەو نیەتەی کە هێناوتە لاوەڵەوە ئەم عیلمە بەکاربێنی دوایی ئیسفادە بە خۆت و چواردەوت و وڵاتت بگەینی زۆر لە پێشترە وەک لەوەی دانیشی بە بیانی ئەوەیە چی بۆ تەراویح کات لە خۆ دەبەی تەراویحەکەت دوای لە ماڵەوە ئێستا وتمان لە 6:45 تا 10 سەعیەک ئەوانەتان کاتانوێ بخەونەوە دە خۆ حازرەکەی بۆ خەوە خەویتەوانێ و هەمان نظام دەست پێەکەین اتفاقمان کرد باش جۆری دووهەمتان کە ئەتانەوێت نەخەون تا پاشێ و کە من پێم باش نییە چونکە نظام تێکچوونی خەو دوای ڕەمەزان بە قورسی بۆتانێتەوە تایم بە تایبەتی ئێستا بانگی بەیانی سەعات 5 یانەک سەعات 3 وەکو هاوین لەبەرەوە جۆری دووەمتان بە خێرایی ئەوانتان کە ئەتانەوێت نەخەونەوە پارشێوت کرە خەویتەوە تا سەعات 11 بۆ 12 واضحە پارشێو کە خەویتەوە تا 11 بۆ 12 نیۆڕۆ هەستا 11 بۆ 12 نیۆڕۆ ئیستراحەتێک دەموچاوێکشت نوێژت کرد دەسەکەی بە سەعی تا 5:45 دقەی ئێوارە بە هەمان نظام 25 دقە سەعی 5 دقە پشوو 25 دقە سەعی 5 دقە پشوو هەموو 2 ساعت جارێک ڕێسێکی چارێکی لە بینەکانە نوێژەکان تەکەی باش 5:45 دقە وازی لێنی تا 6:45 دقە بەربانگ ناخواردن نوێش ئیسراحەت لە 6:45 تا دەی شەو سەعیەکەی باشە بە هەمان نظام 25 دقە 5 دقە 25 دقە 5 دقە دەی شەو چارەشێ 20 دقە لەگەڵ ماڵەوە دانیشە دوو قسەی خۆش بکە ئەگە حەزەکە تەراویحەکانە بکە ئیتر دوای 20 دقەکە لە 2:30 هەتا بەربانگ بە هەمان نظام دەست پێەکەینەوانە 25 دقە 5 دقە هەموو 2 ساعت جارێکیش هەموو 2 ساعت جارێکیش چارێکە پشووەرەگرین فاقمان کرد تقریبا ئەمە لە ڕۆژێکە زیاد لە 10 ساعت سەعیەکە بەڵام جۆری یەکەمیان باشتر ئەوەی کە چی بکەین
ئەوەی کە بخەوی باش ئەمە ڕەمەزانمان تاوا کرد هەر جارە باسی جەدۆلی ڕۆژانەی سەعیە ئەمە ڕەمەزانمان تاوا کرد دوای ڕەمەزان جەدۆلەکە زۆر فەرق ناکە باش وایە نظامی خەوتان هەر تێک نەدەن هەر سەعات دەبخەوە ئەگەر بەڕێی منەکەی دوای ڕەمەزانیش هەر دەبخەوە ئەو کات کە هەستای بۆ نوێژ سەعات 4:30 باشە ئەگاتە ئەو کاتە تەقریبەن ئەگاتە 4 نوێژی بەیانی 4 هەستای بۆ نوێژ مەخەوەرەوە بە هەمان نظامی ڕەمەزان لە 4 دەست دەکەینەوە بە سەعی تا 11 لە 11 بۆ یەک شوێک وەرەگرین و ئەڕۆینەوە نتاشە وازەحە ئەمە جەدۆلی سعیکردن ئەمان بەسیط ئەوەی کە تۆزە ئیشکالتان بۆ دروست دەبێت جەدۆلی وزاریە جەدۆلی وزاریە ئەمەمان نایە دوایینەوە لە کاتی سعیە ئەم شتە مهمە کاتێک کە سعیەکەن یاسای ستینگ بەکارێنین لەگەڵتانە یاسای ینی کاتی سعیکردنی ئەوەی کە مراجعاکرد ستینگ ئەڵێ چی کاتێک کە دەستەکەی بە سعی وتمان هەموو 25 دقە جارێک شوێک وەرەگری ئەو 25 دقەی کە سعیەکەی ئەم قسەیە لە بیر بێ ستینگ ینی پێوەدان شتێیدا بە شتێکەوە لە سەعە پێوەدان 5 شتە لە بیرت بێ بیکە یەکەمیان سەلێکت ئەو شتەی کە ئەتەوێ بیکەی هەڵبژاردەوە بۆ نمونە ئەم تاقە یا ئەمڕۆ سەعی فیزیایە ئیتر تەواو فیزیایە لە بینی فیزیای کیمیان ناهێنم بزانم ئەو پرسە چی بوو ئەو هاوکێشەیە چی بوو لە ئەحیایە ئەوە چی بوو لە عەرەبیە نە ئێستا سەرەی چییە فیزیایە تاو دوایەوە تایم بۆ نمونە دامناوە کەرتە یەکەم ئەم کەرتە بە سەعاتێ تەواوە بێ بە نمونە کەواتە 2:25 دقەی وایە 2:20 کەواتە کاتشم وەدانە ئەوەی کە مهمە ignore all else هەموو شتێکی تر ئیهمالەکە یعنی مۆبایلەکەت نابێتە ژوورەوە بە بیانێ ئەوەی ئەمە تایمەری لەسەر و کاتگری لەسەر و کاتم بۆ ئەگرێ نایبێتە ژوورەوە بە هیچ شێوە چونکە مۆبایل هەمومان عادەتێکمان کردووە کەی بینین دەستی بۆ بین خومان گرتووە پێوی کەی بینین ئەمانە بزانین چی تازە هەیە لەبەرەوە مۆبایلەکە مەبەرە ژوورەوە هەر شتێک سەرنجتە بە مەشغوڵتەکە لەگەڵ خۆتا مەیبەرە ژوورەوە توێنی تەبا دەبێ ئاوی لێ بە دایمە ئەگەر ڕەمەزان نییە مەسەن با چایەک حەز لە چای لەگەڵ خۆتای بەرە ژوور لەو دەقەیە نەک لە بەینی سایەکە حەزم لە چایە چمەی خۆم تەمام لەگەڵ خۆت تابی بەرە ژوورەوە تاو کەواتە هەموو شتێک غەیری سەعی مالەکەین دوای ئەوە نۆ نێسەسەری برێک هیچ برێکێک هیچ شوێک وەرناگریت چکە تۆ ئەو 25 دقیقە داناوە بۆ شتە ئەو سەعاتە داناوە بۆ شتە ناڕۆیتە دەرەوە خۆت فێرەکەی کە ناچتە دەرەوە تاوا مەجاڵی تیانی وەکوابێ لە ناو دەرسابی مامەساش ناڵێ بڕۆیتە دەرەوە لە چونە دەرەوە نیە بێ گوێ بگری هاوکێشەیەکی قورسە ڕێک ئاوا حسابێک کە تەواو بووی give yourself a reward پاداشتی خۆ دەکەی پاداشتی خۆت یعنی لە کۆتایی هەر ڕۆژەکەیە پاداشتی خۆ دەکەی بۆ نمونە ئەمڕۆ زۆر بەباشی سعی کردووە واجبی ئەمڕۆ بەباشی جێبەجێ کردووە حەز لە خواردنی خۆشەوی خۆی مەسەلەن حەز لە ڤیدیۆیەکی چارەشیە سێرێکێکی یا لە کۆتایی هەفتەیە یەک شت هەیە حەز لێتی سێریکە سەعاتێکی پێچە سێریکەوە پێوێتە پاداشتی خۆت باشە کەواتە ئەمە گرنگە ئەوەی کە کاتی زۆر میمە لەگەڵا دابنین بریتێ لە خشتەی پێداچوونەوەی وزاری هەموویتان علمین هەمووتان علمین زۆر باش ئێوە تەنها هاتنەوە یەکتان هەیە ئێژ ئیمتیحانی کۆرسی دووە وانە یەکی 4 بە دواوە دەست پێەکە 15 4 لەوانێ تەواو بێ وای مامۆستا 18 4 تەواو بێ یعنی دە ڕۆژێکمان هەیە دێنەوە بۆ ئیمتیحان ئەوە خۆتان بڕیارە دەن لەگەڵ مەکتەبە چۆن ئیمتیحان و چۆن نییە ئەمانە بەڵام ئێمە ئێستا کاتێکی باشمان هەیە بەڕێزان لە کێیەک و کاتێکی باشمان هەیە لە دەی مانگە و کاڕۆی تۆ کاتت هەیە نایتەوە هەتاکەی هەتا ڕۆژی ئیمتیحانی کۆرسی 2 شەستەکە باش پێش هەموو شتێک کە چویتەوە بۆ ماڵەوە هەر 7 دەرسەکە دێنی وەرەق و قەڵەمێکگری بەدەستەوە دوای ئیسراحەت ئەو کەم و کورتیانەی لە کۆرسی یەکەم و کۆرسی 2 هەتا لە کوردیا بینوس کۆرسی 2 بەشی ڕێزمان ئەم کێشەیەم هەیە جوان تێنەگەیشتووە لە کۆرسی یەکی ڕێزمانە ئەم شتە حاڵی نەبوو ئەدەب ئەوەندە لاپەڕەم بەسەرەوەی باشە نووسیم ئەحیا عینەنشت کەرتی یەک کەرتی دوی بەندی یەک ئەوم هەیە کێشەیەم هەیە لە وەرزی دووە لە بەندی حەوتا ئەو کێشانم هەیە لە جێنەتیکا 1 2 بینوس کەواتە چی دیارەکەین کەم و کورتی دیارێکی عینەنشت بۆ کیمیا بۆ فیزیا بۆ هەر 7 دەرسەکە بە ئاینەوە بۆ هەر 8 باشە کەم و کورتیمان دیاری کردەوە بە نیو سەعات هەموو کەم و کورتەکانمان دیاری کرد ئینجا لێکدانەوەیکی بۆ کە بزانە بە چەند ڕۆژ 10 سەعات سعیکەی ڕۆژانە بەس نەک ڕۆژی 2 سەعات و 1 سەعات و شتیوە چەند بە چەند ڕۆژە توانین ئەم کەم و کورتیانە تەواوکە باشە نمونە ئەحیا بۆ 5 کەرتم بەسەرەوەی بە عام
لە بەشی لە وەرزی یەکەم و لە وەرز دوم هەر هەمووی پێنج کردن بەسەر باش ئەم پرسیارە لە جەنابتانەکەم ئەگەر کەرتێک یەکەم جارتان بێ بیکەن لە ئەحیایە چەند سەعاتیە دەنێ ساعات و نیوێ 2 ساعات 3 ساعات گریمان 3 ساعتە باشە 5 کەرتت هەیە 15 ساعات وایە ئاوا حسابیەکەین تەلەبەیەک لە ساعتێکی پێچێ 5 ساعات ساعتە زیایە 6 ساعات یعنی دایمە ساعتە زیای حساب باشە بۆ نمونە 2 ساعتمان پێچێ 5 کەر 2 ئەمە 5 کەڕە 2 10 ساعات ساعتە زیایە 11 ئەوە 11 بۆ ئەحیا کیمیا 3 کەرتم بەسەر ئێژە 2 ساعتی پێچێ 6 ساعت ساعتە زیای 7 ساعت باشە کوردی بە گۆترە حسابیەکەین 5 ساعت 5 ساعت بیرکاری 3 ساعت هەمیمان کۆ کردو کردێت 50 ساعت 40 ساعت ڕۆژی 10 ساعت ساییەکەی کەواتە بێ بە چەند ڕۆژ تەواو بێ ڕۆژە زیایی بەرێ 6 ناکە 5ەکە 4 زای دەنێک ئەگەر تۆ 5 پێچە 6ەکە بەس ئەگەر 4 پێچێ 5ەکە باشە یەک ڕۆژ زای احتیاط نەوەک فریان نەکەوتوێتی بەباشی باش گریمان تەلەبەیەکمانەی هەفتەیەکی پێچە کەواتە ئێمە لە 11ی 3 هەفتەیەک حسابەکەین بۆ کەم و کورتی لامان برد 18ی 3 بێ دەستکەین بە سەعی و زاری باشە نەورۆزیش حەزەکەی بچی بۆ سەیران بەس خۆ چیەکی لە سەیران بە ڕۆژوی وای هەوانە ڕۆژێکیشی ساحەتەوێ و ڕۆژێکشمان نایێت تەمام کەواتە ئەوەی من بەلامەوە گرنگە دیاریکردنی کەم و کورتیەکانە جەماعەت دیاریکردنی چییە کەم و کورتەکانە دیاریەکی هەمووی بڕیارە دەی لەبەنە ڕۆژە تەواویکە بۆ ئەوەی کە چوویتە ناو مراجعەوە چوویتە ناو مراجعەی وزاریەوە خیاڵە لای ئەوە نەبێ فلان کەرتێ نەکردووە لە فلانشت تێنەگەیشتووی ئەدەبم لەبەرنی باش دکتۆر من نیوەی ئەدەبی کوردیم بەسەرەوەی زۆر باش هەموو ڕۆژێ سەعاتێک لانی کەم دابنێ بۆ ئەدەبی کوردی ئەمڕۆ لەو سەعاتەیە لاپەڕەیەکەکەم بەیانی مراجعەیەکەم و لاپەڕەیەکی ترەکەم دوو بەیانی مراجعەیانەکەم و لاپەڕەیەکی ترەکەم لە هەفتەیەکە لەوانێ 10 لاپەڕە بکەم لەوانەیە 6 لاپەڕە بکەم باشە مشکلەم نییە ئەدەبی کوردیەکە با هەموو ڕۆژە بڕوە هەموو ڕۆژە مراجعەی کەرەوە ئیپیسۆد عینەشت ڕێدین عینەشت بۆ منە بەسەرتەوەی ئۆکەی کەواتە ئەبێ یەکەمین خاڵ جەماعەت گەنجان یەکەمین خاڵ ئەبێ کەم و کورتی تاوکی بۆی بە مێشکێکی ساف زیهنێکی ساف بڕێنە ناو سەعی چیەوە ناو سەعی و زاری گریمان بە 8 ڕۆژەوەمان تەواو کرد لە دەوە لە ماڵەوەین 8 دەینێ ئەوە 8 سێ تەواومەک لە 19 سێژ ئەەکەین بە عوتڵە بۆت لە 20 سێوە دەسەکەین بەچی لە 20 سێ تەوەکەل وزاری باش هەنێک بیرۆکەی دروست کراوە هەڵا وەهم لە مێشکی تەلەبەی 12 دروست کراوە کە هەندێ دەرس ئیلا بێ 15 ڕۆژ و 20 ڕۆژی بیت هەندێ دەرزەکە 15 ڕۆژی نەیتێ تۆ بیا 20 ڕۆژی نەیتە فریان ناکەیت باشە وەرە بیرکەرەوە تۆ چەندێک کاتێمەوە لە 20 سێوە حسابی کە باشە لە 20 سێ حسابی کە تا یەکی 6 چەند ڕۆژەکە 7 ڕۆژەکە دەیشی لێلا بە بۆ ئیمتیحاناتی 6ەکە 6 ڕۆژمان هەیە 6 ڕۆژ ئەگەر هەر دەرسەی 20 ڕۆژی بەمەیان نێوێ 3 دەرسکەم ئەگەر هەر دەرسەی 15 بەمەیان نێوێ 4 دەرسکەم تۆ لە بیرت نەچێ باوکی من ئەو ئینگلیزیەش یا ئەو کوردیەش کە بە تەمای تەرکیبی ئەویش 100 لەسەرە هەر بەقەدەر ئەحیا مهمە لە دەرەجەیە ئەویش 100 لەسەرە ئەویش 100 لەسەرە یعنی ئاوا بیرکەیتەوە یعنی تۆ ئێستا 7 پارچە ئاڵتونە پێ دانەیەکیان لە سویسرا دروستکەوە دانەیەکیان لە دوبەی ئەوەی سویسراکە ڕاستە لەوانێت تازە گرانتر بکات گریمانیان بەس خۆ ئەوی دوبەیەکەش ئاڵتونە ئیژۆر پارێ وەڵا ئەمایان مهم نییە ئەمایان مهمە نابێ خۆم دوانە فڕە نایی من باسیەوە ناکەم تۆ تەرکەکە یاد ئەرە تەرک ماوە نەماوە ئەم ساڵیش ماوە باسیەوە ناکەین تەرکەکە یان نا بەس ئەویش خۆی کارەساتێکە زمانی دایک تەرکە زمانی دایک تەرکە زمانی بیانی تەرک نییە ئەو خۆی کارەسات یانێ بە زمانەکەی خۆمان ئەلمهم یاڵە وەرەوە ئێستا گریمان هەموویەکەین 6 ڕۆژمان هەیە غەڵەت ناکەی 15 بەم بە ئێستا جدۆلێک ئاسان دانین بێکەوە هۆشت لێرە بێ ئاگات لێرە بێ تا پێت بڵم چۆن دایت پێشەوەی دەزۆل دانێت پرسیارێکتان لێکم ئەحیا کەرتێک بڕیارتان نا بە 2 سەعات 3 سەعات وایە ئەگەر یەکەم جارتان بێ کەرتێکی کیمیا فیزیا بکەن بۆیە ئەو دەرساناڵم چکەوانە کەرتەکانیان دیارە فیزیا کەرتێکی فیزیا چەند سەعاتتان پێچێ ئەگەر یەکەم جارتان بێ سەعاتێ دەی 2 نیو 3 باشە 3 باشە 3 ساعت كمان 3 زورة يلا 3 قيناك السلام عليكم
ئەگەر یەکەم جارە بێ ئەمڕۆ ئەو کەرتە خوێنی و ئەتەوێت سەعیدیا بکەی 3 سەعات بۆ فیزیا باشە کەرت بەندنا کەرت ئەحیا کەرت 8 لاپەڕاکە ئەحیاوانیە 9 لاپەڕێ کەرتێ 9 لاپەڕ 3 سەعات ئەخ من بەعنقەس قسەکەم 3 سەعات باشە زۆریش نییە ڕەحمەتی خواتان لەبێ ئەگەر یەکەم جار بیکەی 3 سەعاتە پێچێ یەکەم جار وای ئیتفاقمان کردە هەمومان کەس گلەیی هەیە کاکە ئێوە شاید بن مامۆستا کەس گلەیی نییە باش مامۆستا باش ئەگەر مراجعەی شەشەمە بێ یا پێنجەمە بێت چەند دقەیە دەیتێ چەند سەعاتێ دەیتێ بۆ مراجعەی پێنجەمتە مەفروض وایە ئەستەغفر الله لا إله إلا الله ئەگەر کردبێتێ مامۆستا گوێ لێگرتبێ هاتبی تۆ مراجعە و کردبێ امتحانێکی مانگانە و کردبێ امتحانێکی کۆرسە کردبێ یعنی ئێمە پێنجەم جارە باشە کاکە چوارەم جارە گوێ نەگرتووە لە بۆلاتەوە چوارەم جارە کاکە مراجعەی ڕۆژانە نەگرتووە سێم جارە یعنی ئێستا 3 جارە مراجعە کردو ئەیکەین بە 4ەم مراجعە لە وزاریە باش یەکەم جار 3 سەعاتە پێچێ ئەگەر 4ەم جارە بێ چەند سەعاتە پێچێ هەر بۆ یەک کرد 40 سەعاتێ دوو باشە پرسیاریشی تۆزە لەگەڵا حلەکەین دوو باشە بە پرسیارۆ دوو باشە تاو ئیجازە بن ئەگەر بە پرسیاری شۆ بیکەین دوو باش هەمووی واڵێ ئەوی کەشیان 3 تەواو باش فیزیا چەند کەرتە تەرکی تایە کام مامۆستای فیزیا تەرکمان هەیە بەبێ تەرک 30 کرد باشە دە بەشە 30 کرد وای دانین باشە بەبێ تەرک تەرکشمە حساب نەکرد یعنی تەرکیش بۆیەوە باشە ئاگاو لێرە بێ 3 سەعات ضربی 30 کەرتیکە چەنەکە 90 سەعات ئەگەر یەکەم جارێ بێ ئەی 4ەم جار 30 ضربی 2 60 10 سەعات زیاش بۆ ئێوە 15 سەعات زیاش بۆ ئێوە 75 باشە ئێستا مراجعەی وزاریەکەین چەندی پێچێ 75 60 15 سەعات زیاشماندا یعنی تقریبا لە ساڵ 25 زیان ماونەت چەندی کرد ئاگاو لە ڕقەمەکان بێ 75 باش پرسیار ئەگەر تەلەبەیەک خۆی عەزیەت با ڕۆژی 10 سەعات کەمتر سەعی نەکا لە وزاریایە تۆ لە ماڵەوەی 90 تەقسیمی 10 چەندەکە 9 ڕۆژ ئەجا ئالێرا سەدمەکە لێتانەدا دەموچانەوەی لێها 90 تەقسیمی 10 9 ڕۆژ 75 سەقڕێکی ناخ کورە بەشەر بن بەشەر باوکی من عەقڵ بە 30 ڕۆژ و 20 ڕۆژی ناوێ وەرە بۆ ئەحیا جاسە ئەحیاکەین ئەحیا چەند کەرتە هەر 30 باشە کەرتێ چەند سەعاتتان پێچێ ئەگەر یەکەم جارتان بێ 4 سەعات باشە 4 باش من ئەڵێم 4 باشە ئاگاتان لێرە من ئەڵێم چەند ئاگا لێرە بابە من ئەڵێم 4 تۆ ئەڵێی سەعاتێ ئەوڵێ 2 ئەوڵێ 3 من ئەڵێم 4 باشە 30 کەڕە 4 120 مراجعەی 4ەممە بە پرسیارەوە 3 سەعات باشە یۆڕایەڵتانم نەوەی کرد ئەگەر عەزیەت بچێشی 10 سەعات سەعی بکەی 90 تەقسیمی 10 ئەگەر 12 سەعات سەعی بکەی 7 ڕۆژ و نیوەک 90 تەقسیمی 12 کاکە جان دکتۆر جان پەشیمان بووینەوە لە مراجعەی ئەخیریشە هەر 4 سەعات دەینێ هەر قبوڵما وتمان 4 کەڕەتی 30 120 تەقسیمی 12 10 ڕۆژ دیترم 15 لەکوێنەوە بۆ ئەبێ 18 بێ بۆ 20 ڕۆژ ئەبێ سەعی بکەی لە ئەحیایە پێ ناگەم لەمە وەرە بۆ بیرکاری 6 بەشە دانەیەکتان لابراوە باش 5 یاڵڵا بەشە زەخمەکەتان بەشی چەنەمە تا ئێستا نازانێ بەشە زەخمەکەی بەشی چەنەمە لە زەمەردەمی ئێمە بەشە زەخمەکەی بیرکاری کە دەست یەگرتی بەشی 3 بوو لەگەڵ تەن ئەندازە هیلاکێ کردین ئەو دوانە بوو ما باقی بەسیط بوو 3 و 5 بەشی 3 چەند سەعاتی پێچێگەم سەعیدیاکەین کامل 15 سەعات باشە نانای بۆ نەگەین بچ 15 باش 5 بەشە 5 15 باشە 75 5 سەعاتی زیاشتانە دەینێ 80 کاکە 5 تریشتانە دەینێ 85 تەقسیمی 12
تقسیمی دوان ساعت سعی تقسیمی ده ڕۆژ و نیوەکە تقسیمی دوان ساعت سعی تۆ بڵێ حەو ڕۆژ فکرەکە گەیشت وەرە بۆ کوردی چەند بەشی ڕێزمانە وا بزانم هەژدەیە هەڵم نەکردوێ بۆ بە 16 کەمی کردووە زۆر باش ئاگادار بوو مۆزوعی ڕێزمان ئێمە ئەوەندە ئاسان بوو لە لامان ئەوەندە مان مراجعە کردبوو ئەوەندە مان مراجعە کردبوو لە ڕۆژێکا دوو جار ڕێزمانمان تەواو لێ بەکەلۆریە نەک لە بەڕێ عەبقەرین يعني خوا عمي بيداوي 50 جار سعي وتاكلوا هم روجي خندو بس مراجعيكي بابا جان فكري او ايش جدول بازناك من اما لم يشتا بتشس بينم خوي اما ترسك دروس كراو اليوم بابا جان اوي تو اي خينتو كم جار نيت شاو تيبيني يا چوارم جار يا پنجم جار من باسي اوم نكردو هاوين لاونه درس خوند به وايا دوم ساڵێ بێ کورە مامۆساکە لێرە سێ جاری بۆ تویتەوە کورە لەوانەیە لە ماڵە بۆ ئۆنلاین جۆ باسی ئەمانەمان نەکردووە هەر بە تەبیعی تەلەبەیەکی اعتیادی وەرەگرین کە سێ جار مراجعەی ئەم دەرسەی کردوتەوە ئەمە چوارەم جارێتی ژنە خۆی مەفروضە حەوتەمە بێ باشە کەواتە ئەدەبیمان نیوە نیە کەواتە ئەو وەهمەی لە مێشک تا دروست کراوە بابە ئاگات لێرە بێ ئاگات لێرە بێ بیشکێنە ئەو بتە بشکێنە ئەوە بتێکە وەهمێکە بۆت دروست کراوە دروستی کردووە نازانم غەڵەت بیرەکەیتەوە بیرکردنەوەکەت غەڵەتە باشە کیمیاش هەما قساگرێتەوە کاکە من لە کیمیا زەعیفم دکتۆر جان کەرتی 3 ساعت کەمە یکەین بە 4 ساعت لە مراجعەشە هەر 4 ساعت 120 ساعتەکە خۆتە خۆ چەندەکە تەقسیمی دوان ساعت سعیەک ئەی دکتۆر بۆ 5 ساعتی بۆ دانێن ئەزانی بۆ ڕۆژی 4 ساعت سعیەکە چل تەقسیمی 4 ساعت دەکاتە 10 ڕۆژ حەفتا تەقسیمی 4 ساعت دەکاتە 16 ڕۆژ ڕۆژی 4 ساعت سعیکردن نییە وزاری باوکی من کاتی چوار نەما کاتی چییە؟ مەفروضە تۆ ئەو ماسوولکانی دەماخت ینی ئەو دەمانەخانە وەڕایە نابێ 6 ساعت زەڵاتە بێ بۆ چونکە تۆ مەفروضە ڕۆژانە مراجعە کردبێتەوە ئەمما تەلەبەیەکتان هەیە خۆی حازر کردووە هەمووی لە وزاریە بکە خۆی فریان ناکێ تەمام حل چییە؟ حل ئەوەیە پێم وتی هاوتم پێشەوەی دەستکەین بە مراجعەی وزاری کەم و کورتەکانت تەواوکە اینجا وەرە ناو سعی وزاری چکە لە سعی وزاریە نابێت دابنیشین بڵێ وەڵاو پێناسەیەم لەبەر نەو کردووە ئەو هاوکێشەیە تێنەگەیشتم بەشی چوارەم کێشەم هەمووی تەواوکە بە 10 ڕۆژ بە 7 ڕۆژ تەواویکە اینجا یینە سەر جەدۆل ئێستا دەستەکەین بە جەدۆل خۆی ئێمە کاتی خۆی لە پرۆگرامی ستەدی پێش وزاری دوو مراجعەم بە تەلەبا کردەوە وزاریش ڕۆژ ئەو 3 ڕۆژ و نیوەش مراجعەیش کەم پێ کردەوە تا چوو بە کەلۆری 3 مراجعەیە کرد ئێوە هەردووانەکەن هەردووام بکەن دانەیەکیان پێشی دانێکشان لە ناو امتحان بەس والله تەلەبە هەیە فرایسیان کەوتۆ بە ئیسراحەت 8 بانەتەوای 4 کەوتۆ توانای خۆ ئێمە سیانمان لە تۆ نایە دوانمان بۆ بکە بەس دوان کافیە باشە حاضر بە بۆ نووسینی جەدۆل باوکی یەکێک غەڵەتێکی تری سعیکردن چییە باوکی من غەڵەتێکی تری سعیکردن ئەوەیە فیزیا ئاخر امتحانە جەدۆلەکە ئاوا لێیەکە فیزیا یەکەم امتحان سعیەکە هەست باش گریمان 23 سعیمان کرد لە فیزیایە باشە تا 33 10 ڕۆژمان نایە کەی امتحانی فیزیایە 24/6 باش چەندێکی بینە 74 ڕۆژ دوای ئەوە فیزیا بینێتەوە ئیتران فیزیا داماوە بیرکاری چۆ بەسەریا سترێسی ئەحیات چۆ بەسەریا هی کیمیایی عەرەبی هی کوردی هی ئاین هی هەمووی چۆ بەسەریا فیزیا نەماوە لە مێشکە غەڵەت ئەبێ فیزیاوا لێ بکەین نزیکی کەینەوە لە ئیمتیحانی وزاری بۆی کە سعیمان کە تا وزاری مانگێ 35 ڕۆژی بین بێ نەک بۆ فیزیام قسەیە بۆ کیمیا بۆ کوردی بۆ ئەحیا بۆ ئینگلیزی بۆ هەمووی بۆ بیرکاری جەدۆلەکە وا ڕێکخەین تا ئیمتیحان 35 ڕۆژی بین بێ نەک 75 ئەوەتە نیوەی کاتەکەی بین بێ تێگەیشتن حاڵێ بوون دیاڵ جەدۆل لای خۆت بنووس ئێستا کاتەکانیش دیارەکەین یەکەمین دەرس ئەسەریکە لە ڕاستیە ئەتوانین شتێ بکەین ئەتوانین شتێکتان بۆ بکەین ئێستا ئاسانە کوردی و ئەحیا دوو جا مراجعەکەی تۆ پێش امتحان بەدڵتانە ها بەدڵتانە ئاوای لەکەین وەڵام نزان بەدڵتان نابێت ئێستا بڵێم ئەحیا 6 ڕۆژی بەرێت یاچی وا ناکە بینوسە جۆلەکە یەکەم دەرس کیمیا یاڵە لای خۆ بینوس کیمیا دووەم دەرس عەرەبی و ئاین ئەچەندەم جەدۆلە زۆر بەدڵی من نییە حەقیقەتەن کە من سێدەتیان بەم تەلەبا کرد زۆر وا بۆم دانا 30 ڕۆژ بینی زیاتر نەبێت ئێستا 30 ڕۆژ زیاترەکا بۆ نەدەرس یەکەم کیمیا دوای عەرەبی ئاین دوایی بیرکاری نووسی و
دوای ئینگلیزی بریکاری من فیزیا کوردی ئەحیا هەر حوتی مانوت کیمیا عەرەبی و ئاین ئینگلیزی مان لە بیرکاری ئینگلیزی وتمان ئینگلیزی فیزیا کوردی ئەحیا تەمام باش چەند ڕۆژمان ماوە حەفتا دەی لێ دەرەکەین بۆ امتحاناتی شەستمان ماوە 56 ڕۆژمانەیە عیبی نییە خوانەی ڕۆ زۆرشی زێ ئەتوانین وا لە هەندێک دەرسی شوێن بیکەین بە دوو مڕاجع گەرەوە تۆزێک لەگەڵ ما سەبرتان هەبێت یاڵە کیمیامان حساب کرد چەند ڕۆژی کرد ئەگەر ڕۆژی 12 سەعات سعیکەن 7 ڕۆژ و نیوێ کاکە گیان ڕۆژ و نیوێ زیایە دەینە یەکەین بە 9 لای خۆ بنووسە چەند 9 دوای ئاسانکاری چ کەشت بۆکەم هەیە ئەڵێ کیمیا من زیاتر مێ پێڵم چی بکە بەس تۆ ئێستا بنووسە چەند 9 12 سەعاتی 9 5 سەعاتی نا 9 12 سەعاتی بابەجان تۆ بەس خەوە هەیە هیچ تر نییە خەو خۆ ئیمامی شافعینی 2000 نوێشکەی هەموو فەرزەکان لای تۆ نیو سەعاتی پێچ ئەگەر پێی بچێ و ئەگەر بیکەی هەروایە ینی هەمووی کۆکەرەوە زۆر بێ سەعات بیکە هەر نیو سەعاتە باوکی من نوێژ ئەو شتەی کە خەڵک کروێتی بەهەرا لە خۆی لە سایە دوی ژیانی نییە بەرەکەتەکەشی بۆ لە سایەنەوە هەشتی ژیانتە نوێش بەزتر خەڵک لە خۆی کرۆ بە تایارە ئەلموهیم کاکە کیمیامان اتفاقکرد نۆ دوایی تێبینی یەکشتانە دەبێ ئەوش بنووسن لە ئاخیرا بۆی ئەوانەتان کە ترسێ لە دەرسێک پێی بڵێن چی بکە عەرەبی و ئاین عەرەبی چەند بەشە قەواعید و هەمووی 4 هەر هیچ نەماوەت باش 4 ئاین لەگەڵ ئەدەب ئەدەبەکە لەوانەیە 18 لاپەڕە 20 لاپەڕەوە هەمووی هەر هیچ نەماوەکەوات باش عەرەبی هەر بەشەی چەند ڕۆژی بینێ باش جار جناب مامۆستا عەرەبی مامۆستا عەرەبی فەرمێیە یعنی 4 ڕۆژ یەک ڕۆژ زیاکەین ئەی ئاین 2 باش کەواتە بە تێبینی بنووسە عەرەبی و ئاین 6 بۆ 7 ڕۆژ یاڵ باشە 6 بۆ 7 ڕۆژ لەبیرتان نەچێت 6 بۆ 7 ئێمە 7ەکەش سابەکەین هێنە سەر کیمیا ڕێ هێنە سەر بیرکاری 7 بەس زای ناقز یەک و دوای برایرێن 7 باش ئینگلیزی 6 کافی عیبی نیە بەس بەلەمە دوای ئەو نۆ اتفاقمان کرد نۆی بەس 7 و نیو ڕۆژ و نیوێکشمان زیایە نۆ باشە ئەو کوردی 5 بەس دوای ئەو ئەحیا نۆی بەسە تۆ بڵێتدە وەرە وەڵڵا ئەحیا 7 بەس تۆ بڵێتدە باشە ئێستا کۆی کەنەوە 52 ڕۆژ چەندمان ماوە بە ئیسراحەت 8 ڕۆژمان ماوە چەند ڕۆژمان ماوە پێشانی ئەحیای و 8 ڕۆژمان ماوە بەگوێی برای خۆتانەکەن ئەم هەشتا ئەیکەین بە 2 بەشەوە 5 ترێ دەینەوە بە ئەحیا بۆی مرتەعبی باشە بۆی نەڵی فریان نەکەوتم 15 ڕۆژەوە کفرە ینی کفری مطلقە 15 ڕۆژ بەس ئەوە من بە 2 جار کردم بە 15 بۆت بەس بە 2 جار 4ەکەی تر سەیەکەی تر چەند مایە جاری وایە تۆ لە دەرسێک زووتر لێ بیتەوە یەکسەر ڕۆسە دەرسەکەی دوای ئەو سەیەی تر مەسەلەن ئەینەوە بە فیزیا ئەینەوە بە کوردی حەزەکەی کوردی مراجعە کرد ئەینەوە بە عەرەبی و ئاین اتفاقمان کرد ئێستا جدۆلەکەتان لەبەرە بە کیمیا دەست پێکەین بە ئەحیا کۆتایی پێین تێبینی تەلەبەیەکمان هەیە لە دەرسێکا زیاتری پێویست ڕۆژە زیاتری پێویست زۆر تەبیعیە ئەم ڕۆژە بیەرێ بە مەرجێ لە دەرسێکی ترە بێ بمانێتەوە بۆی گەنەڵی نەکەی بڵێ 8 ڕۆژم هەیە و فریاکەوم و نابابش ئینسان تەرەخی حەز لێیە حەزی لە تەمەڵیە حەزەکە پەلە نەکا ئەوە یەکێکە لە هینەکانی دەماغ باشە حەزەکە پەلە نەکا لە خۆ کاتمانی 7 ڕۆژ بابم 7 ڕۆژە لە خۆی ڕۆ مامۆستانە زۆرە خۆی ڕۆ یعنی یەک لەسەر سەری خەوە لەبیر نەچێ باشە ئێمە حسابی لا قەدەرەڵا مصیبەت توشتمان نەکردووە نازانیت چیە ڕۆی شەڵای ڕوو نایە مە حیسابی وانەمان نەکردووە ڕۆژە نەخۆش کەوتی بۆی ئەو 8 ڕۆژە با هەبێ نەک هەمووی خێرا سەرفکەی باش باوکی من ئەگەر بە باشتر سعی بکەن باوەڕتان هەبێ بە 45 ڕۆژ تەواو هەر دەرسێ ڕۆژێکی توانین لێ بکەیت هەر دی ئەحیا 10 ڕۆژ زۆرە باوەڕکەن کیمیان نۆ زۆرە ئێمە حسابی پرسیارمان کردووە لەگەڵ باشە پرسیای وزاری ئەو شتانەی کە یەکێک ئەو ڕۆژەی لە دەرسێکا بۆ مناڵی کوردی کەممان ناوەتێ 5 5مان نایە
ڕۆژە زیای باشە قەچێکی بیکە بەشش هیچ کێشەمان نییە بەس ئەگەر بە گوێ براتانەکەن بەو تەسەلسولە بڕۆن هەوڵ بە نەک ئەوە ڕۆژە زووتر تەواو بە ئەو ڕۆژە زوو تەمام لە ئەخیرە بە 15 ڕۆژ بمێنێتەوە بۆ وا 12 ڕۆژ بمێنێتەوە ئەو 12 ڕۆژە توانین 3 دەرس مراجعەکە ئەحیا و فیزیا و کوردی ئەحیا و عەرەبی و کوردی بەدڵیتەوە ئەو دەرسەی کە بەلاتەوە گرنگە یا ئەیەم بە 2 دەرس فیزیا و ئەحیا بە ئەحیا هەرتیا بێ ئەحیا و مثلا کیمیا ئینگلیزی بەدڵیتەوە تەمام ئەم جەدۆلە ئەگەر سابتەکەی لای خۆ مەچۆرەوە پرسیار لە خەڵکەی چکە خەڵک تێناگە بۆ تێناگات چکە مقدمەیەکم مایتێ بیرتانە نقاشمان کرد اینجا بڕیارمانە ئێستا ئەڕۆیتەوە ماڵەوە بە باجی فلانی دراوسێتانەڵی کە شەشی نەبڕیوە ئەو بیستوێتی ئەحیا بێ 20 ڕۆژی بیتێ ئێستا ئەڵێ وتوێتی نۆ هەڵە بەڵامە نابێ وایەوان نییە نا باوکی من ئەگەر ئەم جەدۆلە بەگوێ منەکەی سابتیەکەی و سابتیشیکە لای خۆت پێویست ناکا بچی بە خەڵک بڵێ من واسعەکەم بابەجان پلانی خۆ بە خەڵک بۆڵێ خەڵک بەلایەوە گرنگ نییە تۆ چیەکەی ئەوانەی لە دارالعەجەزە ینی من جارێکیان بەحسێکم خوێن و جارێکیشان کاک تەڵعەت ناوەکەم لەبێت چۆ لە سۆشیال میدیا بینیم باسی کرد دارالعەجەزا چەندوانی کە بە تەمەن و کەسیان نەماوە چنە خانەی پیران لی پرسی لە چی پەشیمانی و چی لە چەند شتێ پەشیمانم یەکێکیان حسابکردنە بۆ قسەی خەڵک والله والله بابا حساب بۆ قسەی خەڵک مەکە قسەی خوا لە پێشتر لە قسەی خەڵک دایک و باوکەکە لە پێشترە مامۆستاز و سۆزەکە لە پێشترە وەک لە کابراەک حەلە خۆ قساکە نازانە تۆچی باشە دووەمینیشی خۆکوشتنە بۆ هەندێک شت کە زۆر زەڕور نییە یەکێک ئەوان باسی مناڵەکەن یعنی زۆر خۆ بۆ مناڵ بکوشی باش المهم ئەوەی دووەم ئێوە ئێستا حەقتان لێ بەسەوە بیرشی لێ مەکەنەوە جارە شەشەکەتان تاوکەن ئەوە عایدی ئەمەیە ئێمە کە ژنمانێ مناڵمانێ ئێوە علاقەتان نەبێ بەسەری باشە ئەبی بەدڵدار ئەبی بە چوزانم عاشق حەزەکەی چێژ لێنێ یارمەتی دایکێ بەی دڵی ئەتلیسێتەوە باوشی بابچم بۆ دوکان یارمەتی بەم مەمنون نەبووین مەچوو باشە نەباوکە مەمنونتە نە ئێمە نە هیچ مەیکە ئەوە فێڵێکی مێشکە ئێوە ڕزگارەکە لە سەعی مەیک شەیتانیش ترش و خوێیەکە بەژووی مەکە باشە باوکی من پێویست ناکات نە خواردنمان بۆ لێنێ نەبڕۆی بۆ لای جەنابی باوکە نە یارمەتی دایکێ بێ ئەو خواخوایەتی تۆ دەرەجەیەک بێنی لەبەر خۆت ئیتر ئەو دەرەجەیە مشکلەی من نییە هەشتایە بەلاتۆ گرنگە سەتاوە تۆی زانێ هیچ گرنگ نییە باوەڕتان هەبێ هیچ گرنگ نییە چەنەهێنی ئەوە گرنگە ئەو شتە بێنی کە تۆ پێی مڕتاحی باشە بەخوا 100 بێنی 80 بێنی بۆ من یەک شتەکات بۆ چکە من ئەوەم بەلاوە گرنگە ئەم تەلەبێ بچێتە شوێندەستی دیار بێ ئەو شوێنە هەر شوێنێک باشە و دڵنیاش بن زۆر بەمان ئیش بە شەهادەکانمان ناگەین کە تەخەڕوزەکەین باڵا بەڵام ئەگەدار بن شەهادە زۆر زۆر زەڕورە یعنی ئێستا بەسیترین ئیش ئەڵێ کوا شەهادەکە باوەڕتان هەبێ بەسیترین شت ئەڵێ سیڤێکە کوا شەهادەکە جاری وایە بێ بە سکرتێر ئەڵێ کوا شەهادەکە بەجددی بێتان ئەڵێ مەڵێن ئەبێ بخوێنی پۆلی 12 سەیتەرەیە بێ تێپەڕێنی شەهادە لە هەموو سیڤیەکە داواکرێ تەمام لەبیرتان نەچێت لە هەموو سیڤی ئیشکردنەکە داواکرێ خاڵێکی تر باوکی من ئەوەی وڵاتانی برۆدە بەرەو پێش عیلمە تۆش بە عیلم بەخوا من عیلمم پێ نەبایە وەڵای دانانیشی گوێ لە من گری مامۆستاکە دانانیشی گوێ لە مامۆستاکەەوە بگری ئەو عیلمە ڕێزی لێ ناوین باشە فەزلی خوایە ببوونەی عیلمەکەەوە باوکی من عیلم ڕێزە وەڵا عیلم پارەیە ئەتوانی پارەی باش پێبایەکی باش ئەتوانی خزمەتکەی ئەتوانی شوێندەسە دیاربێ ئەتوانی خەڵک لە گوناحە بپارێزی بە عیلم بە عیلم جاری وای کابرا شکێکی هەیە لە شتێ تۆ مامۆستای فیزیایی بۆی شەرحەکەی لە ڕووی فیزیایی شتە ئاوایە ئەو گومانی هەیە کە خوا شتەی بۆ کردووە بەونە بابەتێکی کەونیە وی باسەکەی قەنەعەتەکە لە خۆ ئیتر مرتاحە بێت چه نوێژەکەیە بایۆلۆجی مامۆستا باسی خانەی بۆکە خانە ئاوای ژەکە ئاوای ژەکە ئەچێتە عەقڵێ باشە خۆم خانەی خۆی دروست نەبووەکەواتە خوای دروست باوەڕتان هەبێت زۆر جار هەیە قسەت کردووە ئەگەڵ لە خۆ نییە چەندەها کەس بوونی توی ئیسفادەی کردو نازانی بوو بەرەکەتە باشە کەواتە ئێستا جەدۆڵیشمان دانا تەواو گلەیمان نییە گلەی شتێکی خۆت هەندێک شت هەیە زەڕورە باسی سترێسەکە اینجا ئەمانەمان باس کرد یەکێک لەو هاوکێشانەی کە گرنگە چۆن یادگەت بەهێزکەی دەورەمان ناوێ وەڵا ئەڕۆم دەورەی مامۆستا فڵانە خوێنەوە بە هێزکردنی یادگەت دانیشە شتێشکەین بابێکیان ئەم فترەیە کاتی دەورە خوێندن نییە کاتی نە حیفزی قورئانە نە دەورە خوێندنە پێگەی
بۆ بەرەکەت قورآن خوێنی ئەم ڕۆژە دەست خۆش بێ بەس دامنیشە ڕۆژی 5 ساعت وەڵام من بەقەڕە لە بەرەکەم بابە گیان بەقەڕە سەر و چاوم لە بەری کە بەس دوای پۆلیشەش لە بەری من ناڵم لە بەری مەکە لە بەری بکە بەس کاتەکانە ئاگا لێ بێ ئیتر کە قورآن مبارەکترین شتی ئێمەیە وایە ئیتر وەرە بۆ شتەکانی تر خەوتنی پێویست باسمان کرد کە چەند گرنگە وەرزش مەچۆ بۆ وەرزش ببورە هەر لە ماڵەکەی خۆ تا تۆزێ وەرزش کەوتەوە باشە خواردنی تەندروست نا بۆی دوای نەیکەی بە بیانی بڵێ دکتۆر زانە و دێت بچن بۆ وەرزش ئیتر هەفتەی 3 جار ئەرسێ بۆ وەرزش بابێ بۆ کوێتی وڵا کاک دکتۆر لە هەموو محازەرەکەی کاک دکتۆرا بەس وەرزشەکەی وەرگرتووە ئەوە بەغەڵەت نووسیمە کاک باشە ئەوە خۆ لە ماڵەوە هەڵ بەزوو داوازێ بکە وەرزشەی شاڵ باشە واکە بیرەوەری باشتر بێ خواردنەکان ئەوە بزانم ڕسمێکم داناوە ئەم سەریکە بەڕێزان هەر شتێک خوا دروستی کردووە سوودی هەیە سۆشیال میدیا مێشکی سەریان بردوینەمە بۆەوە باشەوە بۆەوە باش ئەزانین چی زۆر خۆتان تووشی وەسوسە مەکەن قاعیدەیەکی زۆر ئاسان هەر شتێک خوا بە زۆری دروستی کردبوو یعنی هەمومان پێویستمان پێێتی هەر شتێک خوا زۆری دروست کردبوو یعنی هەموو لەشێک پێویستی پێێتی وەکو گەنم من حەقیەوە نییە کابراچێ 6 نانەخوا قەڵەوە بێ ماسی گەنمەکە گەنم ڤیتامینە ئەساسیەکانی تایە وەکو بیەکان بیەکانە ڕۆژانە زەڕوودی بی بۆ عملی هەزمە بۆ عملی پێشکردنی مێشکە بۆ عملی خانەکانە خۆیان ڕێخا هەر هەموو خانەیەکیشی پێێتی لە هەموو سایکڵێکی لەبەرەوە زەڕورە ئەلموهیم ئەم خواردانە بۆ تەرکیز و زاچیرە و حاڵەتی مێشک باشترە بۆ نمونە ماسی بەتایبەتی ئەو ماسیانەی چەورترن باشە لەگەڵ چەرەسات بەتایبەتی گوێز بۆ لای ئێماڵی هەورامی زۆر زیرەکە ئەڵێن گوێزەخۆ کاریگەری هەیە تەوا کەش و هاواکەشان کاریگەری هەیە باش لەگەڵ یا هێلکە بەتایبەتی بە کوڵاوی بۆ مەگنیسیۆمی زۆری باشی تایە و پرۆتینێکی زۆر باشتیە لەگەڵ هەنێکیان بەڕاستی نازانم چی ئەڤۆگادۆ من خۆم حەزم لێ نییە بەڵام باش نەستەلەی تاڵ یاخود چۆکلێتی تاڵ قاوە ناڵم قاوەی بەیانانەی خۆیتەوە نا چۆکلێتەکان هەڵ ساڵ لە ساعت 6 لە ساعت 7 ینی بەس پێویست ناکە کە چیتۆ بە ماڵەوە ئەمە ڕەسم بگری وێیدە دەست جەنابی باوکتە بڵێ بڕۆ بە قوربان بای 500 بۆگرن نە بابە نە لە بینی سەعیەکانە جاجا لە ڕستەکانە تۆزێک هەریەک جارە تۆزێک لەوارە زۆر بەشی لە ماڵەکانە هەیە واڵنەتی شەر عەشرەتی چەرەسەکەی سەر عەفو کۆکۆنەت هینە گوێز هیندیە وتمان چەرەساتمان وت لەگەڵ خواردنە گیایەکان بەتایبەتی ئەڵێ سی ڤیجتەبڵ ئەوە لە وڵاتی ئێمە نیوازی دەبێتە طبیعی نییە لەگەڵ زەیتی زەیتون یا زەیتون خۆی زۆر باشە بەعام زۆر باشە قاوەش بۆ تەرکیز باش طبعا لە بین زمنی لای خۆمان لێرە نییە هەنار بۆ تەرکیز باشە هەروە بێتوانێ شتێکی کەم مێوش لە بەرەوەی تاقەی تیا بۆ تەرکیز باش بەڵام بە زۆری مێ ئەو هەندێک خواردنی باش ئەچینە سەر مۆزوعێک کە من بەلامەوە گرنگە ئەویش مۆزوعی چییە؟ ڕوبەڕووبوونەوەی ترس باشە یا خراپ؟ خوای گەورە ئەفەرمێ فأوجس في نفسه خيفة چێ موسى عليه السلام باشە یعنی چی یعنی لە نەفسیا ترسێک دروست بوو بەرامبەر بە ساحیرەکانی فیرعون ئەگەر ترس خراپ بێ نابێ موسا تووشی بێ نەبابەت ترە مستەقبەلمانی لەسەرە داهاتوو تۆزێک دیارەکە لە ڕووی خوێندنەکەوە ترسێکمان هەیە تۆ بڵێ بی پێکەم نەی پێکەم هەمومان هەمانە ئەم ترسە نیعمەتە پاوەرە قووەتە دەفعتەکە خۆ عەزێت بێ دەفعتەکە خۆ باش حازرکەی دەفعتەکە وا بکەیت تەرکیزە باشترکەی بۆی جواب بیت ئەم ترسە نۆرمەڵە ئەگەر یارمەتی و با بۆ پێشەوە ئەو ترسەی ئەژنۆ دەشکێنێت تااقەت هیچ نامێنێ ئەوا لێکا لە شۆنی خۆ نەجوڵێتەوە ئەم ترسە باش نییە یەکێک لەو شتانەی ترس دروست زیاکە ترسێکی ناتەبیعی زیاکە بریتێ لە بیرکردنەوەی زۆر لەوانەیە زۆر بەتانەوەتان هەبێ لە ئێسمە سەر جێگاکە بیرکردنەوەم زۆرە وانە یا مەسەلەن قسەی خەڵکە یا مەسەلەن هەڵەیەکی ڕابردووە کردوتە یا مەسەلەن لە دەرسێکا دەرەجەکانە باش نییە ئەمانە هەمووی ترس دروستەکەن باسی ترسی نەخۆشی ناکەین باشە ئەم ترسەمان هەیە تەبیعیە ئۆکەی یەکێک لەو حلولانەی کە هەیە باوەڕتان هەبێت زۆر کاریگەرە یعنی من لە عیادە ئەم حەلەی کە ئێستا بە ئێوەڵم ئەم حەلە ئەدەم بە نەخۆش جاریوە بە وەرەقاڵم بیکە دێتەوە لە دوتە وڵای لە 150 فەرقن نەخۆشی قەلەقی فەقیرەوەی کە دائما قەلەق و عیلاجی شەدێنێ قەلەقە ئێجاوەرە تۆست جێبەجێکی ئاسانترە بۆ تۆ ئەو سەر ڕای قورسی نەخۆشیەکەی جێبەجێکا بە جۆمەکە ئێوەڵا خوا وگرێتەوە بە جۆمەکە وایە نییە
یاڵە ئەوش چییە پێوتێ ڕومینیشن مەنەجمنت واتە ئیدارەدانی ئەو بیرۆکانەی کە دێتەوە مێشکت ئیزعاجتەکە دۆلەکە توان دوای ڕسمی بگرن نەگەر حەزتان کرد پاوەڕمەیدەکەتانە دەینێت باشە زۆر بە کورتی تەفسیلی ئەمەمان ناوێت ئەمە بۆ خۆتە دوای بیخوێنیت تەفسیلی ئەمە بۆ باشەکەم هەمووتان دەفتەرێکی بچووک ئەمەە با لە لاتانەوە هەبێ باشە هەموو ڕۆژێک کە شت دێ بە مێشکمانای نووسین بەس پێتەڵەنج دیقەت بە بیرۆکە زانی وەکو چیاوەکو بەلوعەیەک وایە حەنەفیەک وایە کرابێتەوە ئاوەکەی لێ بڕۆ باشە ئەم ئاوە وای دابنێ بەلوعەکە شکاوە ناوەستێتەوە مێشکی هەندێک شتان بیرۆکە بە دوای بیرۆکە بە دوای بیرۆکە هێت بیرکردنەوە بە دوای بیرکردنەوە هێت ناوەست بەدەست تۆ نیە جاریانە باشە ئەم بەلوعەیە مادەم هەر شکاوە یا سۆندەیەکی لێ دەین یا قاپێکی خینە بەردەم بۆ ئیسفادە لە ئاوەکەکەین تەواو قسەکەم ئاوی شتێکی پێین یەکێک لەو طریقانەی واکە بیرکردنەوەی زۆر کە ئیزعاجتەکە لە کۆڵ بێتەوە بریتێت لە نووسینەوەی کەواتە ئێمە ڕۆژانە چیەکەین چارێکێ بۆ 20 دقیقە دائەنین بۆ نووسینەوەی ئەو بیرۆکانەی کە ڕۆژانە هیلاکمانەکە هەریەتەوە مێشکمان بەڵام هەموو دقە و ساعاتێ ناینووسین بەڵکو بەم شێوازەی نووسین هەموو ڕۆژێ هەوڵ دەدەین لە هەمان کاتە بۆ منە 8 شەو 5 عەسر پێش بەربانگ ئەو بیرۆکانەی ئیتر هی داهاتووە هی ڕابردووە هی ئەمڕۆیە مێشکمی هیلا کردووە بەزەی نووس بڕیاری لەسەر مێ چیەکە بەس بینوسە بەتاڵی کەرەوە قاپەکەی خینە بەر بەس بینوسەرەوە بەس چارێکی 20 دقیقە زیاترمان نایە بە خەتاتی نامێ بەس بینوسە بابێتە دەرەوە دوای ئەوە دایخەرەوە کە 15 دقیقە و تاواکە دایخەرەوە 10 دقیقە 15 هەر چەندێکە دایخ شەرنی هەموو ڕۆژە 20 دقیقە پێچ لەوانەیە بە 5 دقیقە تاویکی دایخ کە دادخت بڕۆ بەلای شەکانتەوە تو پیاساکەی چیت سعیەکەی تۆی زانی شتی تازڕیەتەوە مێشکە کێشەی ترێتەوە مێشکە یا هی ڕابردوویەتەوە مێشکە یا هی داهاتوویەتەوە مێشکە تازەیە تازە نەونووسیوە بڵێ بەیانی ئەینووسم لە کاتی خۆیە ئەم نمونەیە وەکو چی وایە مناڵێکمان هەیە لە ماڵەوە ئەڵێ بم بە بۆ بازار تۆشەڵێ ئێستا کاتی بازار نیە ئینشاڵڵا مەسەلەن شەماچ با معاش بێ شەماچ باشە مناڵەکەیەوە بخات بم بۆ بازار تخوا باشتە بکرێن تخوا باچی ها یەت و ئەڕوا 20 جار 30 جار تااقەتی ناچێت هەر یەتەوە پێتەڵێ لە ئاخیرا تۆ هەرمان جواب بدەیت دەڵێ چی شەماچ ئیتر دوای سەعاتێ دوان تااقەتێکی ئەڕوا مێشک لە کاتی سترێسی زۆرە ڕێک وەکو ئەو مناڵی لێ هەریەتەوە هەر پێتەڵێتەوە هەریەتەوە هەر پێتەڵێتەوە هەریەتەوە هەر پێتەڵێتەوە کاتێک کە نووسیت ئەوە بەلوعەکە قاپ ماقسەژەری کاتێک کە دوای نووسینەکە دامانخز ئەڕۆین بەلای ئیشەکان مەشتی تازە دێتە مێشکمان بە مێشک دەڵێی بەیانی لە کاتی خۆیان نووس وەک وایە بە مناڵەکە بڵێ شەممە و بم بۆ بازار جاری یەکەم و دووەم و سێم ڕۆژ یەکەم و دووەم و سێم ئەم تەکنیکە کە بەکارێنی ئیزعاجەبی چکە مێشکت ناوە سێری لێت تۆ شارە بێ جوای بێت بڵێ نووسیومە تا بەیانی تازەکار نووس اتفاقمان کرد جاری وا شتێکێتەوە مێشکە کە نووسیوتە ئەڵێ ئەوە نووسیم باسم کردەوە لە کۆڵم کەواتە بیدایەتی ڕۆژ یەک دوسێ ڕۆژ یەکەم کەم تەکنیکە بەسیتە بەکارێنی مێشکت ئیلاکتەکە توێشمێری دوای هەفتەیەک نابە تۆ مرتاحی لە کۆڵە بۆ تۆ بۆ مێشکت ڕاهێنا لە یەک کاتە ئیزعاجەکە ئەیژۆ 20 دقیقەیە تەواو مێشکمان مێشک ئالەتێکە خوا دروستی کردو بۆی ژیانی پێبەڕێکی بۆ معلوماتە مێشکت ڕاهێنا ئیزعاجە نەکە غەیری ئەو کات نقطە سەریتر بەڵام ئەبێت تکراریکەیتەوە هەفتەیە بەردەوام ئەم شتە بکەیت تا ئەڕوات کەواتە کۆی کشتی ئەم قسەیە ئەوەیە ئەمە یەکێکە لە کاریگەرترین ڕێگاکان کە لای تۆ زۆر تەوان ئێستا مێشکی بەشێکتان لێ جات خوا ئەوە تەکنیکە مێشکەی ئەو مێشکەی هەڵەکەی پێ دروست کردووی هەر ئەو مێشکەی نایڵێ حلیگەیە ئەوە بەگوێی نەکەی کەیتە پرۆسی عیلاج چارەسەری شت نابێ بەگوێی ئەو عەقڵە بکەی کە ئەو غەڵەتەی پێکردی بێ ئەو عەقڵەتە دەستکاریکی ئیرادە بەکارێنین بەگوێی ناکەی تەمام نەفەرێکەیە هەموو جارە غەڵەتە پێیەکە هەموو جارە نابێ بەگوێیکی ئەویش ئەو مێشکت لەو ئەو فەقڕەی مێشکت ئەو بەشەی مێشکت دائیمە ئەو غەڵەتە لەبەرەوە کە ئەو قسەیەکە بەگوێی مەکە تەکنیکەکە جێبەجێ خاڵی دوو لە چارەسەری هەموو شتێکی ژیانە بەڕێزان کاتێک کە ئەهلی تەخەسوس شتێکت پێڵێ مناقەشە مەکە ئەو لە خیبرەوە پێدەڵێ تۆ لەسەرتە بەس جێبەجێکی ئەڕۆی بۆ سایەقی مدربەکەی تەنیشتی بێتەڵێ کاکە ئەمە گێڕەوەی ستۆپە تۆ کرێ بڵێ نەوەڵ ئەمەیان ئیستۆپ نییە ئەمە گێڕەکەی لە خوارەوە ئەمان ستۆپەکەی ئێدەوای پێ بڵێ بزان ئەڕوا ناڕ شتێکی ئەساسیاتە باوکشە باشە لەبەرەوە تۆ حەقت نییە ئەوە ئەکەی کە پێتە وترێ نەتیجە لای خۆیە تەمام کەواتە ئەمە یەکێک لە کێشەکان کە بیرکردنەوەی زۆرمان یەکێکی تر لەو کێشانەی کە هەمان هەڵچوون و تووڕەبوون و هەرا و هوریا و
بێزاری و شتێکی بیرەکەێتەوە دڵت تەنگە بێ و فلان وای وت و ئیکی بەهرا و ماڵۆ بێتەڵەن سەیەکە بکە و ها بێ بە فەرتەنە دروستەکەی ئەم پێوتری هەڵچوونەکان ئیمۆشنەکان ئیتر تووڕێی بەشێکە لە ئیمۆش هەڵچوون دڵخۆشی هەر هەڵچوونە دڵتەنگی هەر هەڵچوونە قەلەقی هەر هەڵچوونە مانام پێڵێن هەڵچوون بە زمانی باش هەلێکی بەسیتی ئاسان فێرەکەین بەس بیکە تایبەتی هەندێکتان لەم فتراتانەیە تۆزە تووڕابن وانە کێ تووڕێ لە ماڵۆ ئای کوڕەکان ماشەڵڵاتان لێ خۆی بەعکسە بێ کوڕ زیاتر تووڕە بێ لە کچەکانیش نەبێ مەجموعەی دەستیان بەرز کردەوە تووڕەبوون قەلەقی زیاد لە پێویست کە هیلاک دەکا ئەم تەکنیکە بەسیتەمان بۆ بەکاربێنە لە ماڵەوە بێ زەحمەت باشە هەر بیکە بە یاسا لە ژیانتە بەوش دیقەت بە لە بینی فعل و ڕەدی فعل لە بینی کار و کاردانەوەی مێشکە یەک دوو چرکە کات بەحلە بێ هیچ یەک جنێوت پێدا پێنج چرکە بۆ سەوەی بزای چۆن جوای بیتەوە فەرقەکە وەک یەکسەر جوای بیت لە ئەشێوەی جنێو پێدا کابرایەک بێ تەخەلوفی عەقڵی هەبێ بەجلەکانیان دیار ئەشێ جوابی بیتەوە ئەشێ مناڵێک بێ ئەچی تێ هەڵی تەمام ئەگەدار بە حادیسەی سیارە دەعم شکاندنەوە بەسەر یەکە هەم شتانە ڕۆژانە هەمانەوە ئەگەر هەردووشانێکی پێنج چرکە بوەستانایە ئەو شەڕە دروستنەوە و لە نەسی حەدیسی پێغەمبەری خوا سەڵ ئاماژەی پێکراوە پێغەمبەری خوا سەڵ ئەوانتان پێتان سەیرە ینی باس کراوە ئەبوو بەکر دانیشتەوە پێغەمبەریشی لەداوێ کابراایەکتی دەستەکە بەجنێودان بە ئەوبوو بەکر قسەی حەلەق و بەلەقەڵێ باش وەکو چۆن لەسەر لە سۆشیال میدیا قسەی حەلەق و بەلەق بە خەڵک کەوتوێ بە کۆمنت ئەو بەکر جاری یەکەم جواب نات و دووەم سێم چەند جارێک جواب نادات ئەوە ستێ تا ئەوێ بڕوا بەس کابراایەتی نەفسی ئینسانە غەریزەیە تایەوە حەزەکەی جواب بیتەوە طەبیعی وەکو مرۆڤ ئەوبوو بەکر دەستەکە بە جوابانەوە پێغەمبەری خوا لەسەر شوێنەکە بەجێڵێ ئەویش لە ترسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاکە بەتوێ کابرا واز لێنێ هەڵە بۆ ڕۆشتی ئەڵێ کە تۆ جواب نادایەوە مەلایکە جواب دایەوە بەڵام کە تۆ جوابت دایەوە شەیتان هات من لە شوێنێک نابم شەیتانی لێرێ ئەگەدار بە ئەو وەستانە بەسیتە کە ئەوەسین لە دروستبوونی کێشەیەکە دەرەجەت نێناوە ئەگری و تویکەی بەهرا واز لە مەکتەب بێنم غەڵەتت چی ئەگەر بەم مەنتیقە بیرگەیتەوە غەڵەت تەمام ئەڕۆیتە ماڵەوە کێشەیەک ڕوویداوە یەکسەر بڕیارە دێ فڵان شت غەڵەت هەر ئەم وەستانە ئەم تۆزە وەستانە حلی مەوزوعەکە ئەو وەستانەی ئەبوو بەکر حلی مەوزوعەکەی کردبوو کاتێک کە یەکسەر جواب بدەیتەوانێ ئەوە هیچ بە غەریزە جواب بدەیتەوە بە دەفعێکی خراپ جواب بدەیتەوە دوو لە هەمان کاتە شەیتانیش مەجلیسەکە ترش خوێیەکە اتفاقمان کرد کەوات هەڵچوونێک دێت تووڕەیەک دێ قەلەقێکی زیاد لە پێویستە هەیە تاقەتی سەعید نەماوە خەریکە مەلزەمەکە ئادڕێنی بەجێی بێڵە و چۆرە دەرەوە ئەم چوارەنگاواکەین یەکەم ئێس ناوی ستۆپە ئێس ستۆپ یعنی بۆست یعنی چەند چرکەیەکی کەم بۆست بەس بۆست توانی لە مێشتا لە 5 بۆ 1 بژمێری 5 4 3 2 1 لەبەرەوەی بەشی پێشەوەی دەماغ چالاکە بەشی منطق کاتێک کە ئینسان تووڕێ و هەرای ناوەتەوە قەلەقە بەشی ناوەڕاست دەماغیشەکە بەس بەشی چییە مەشی منطق نییە بەشی عەقڵێت نییە ناوەوەی دەماغ بەشی هەڵچوونە ئیشی ئەوێ تۆ پارێزێ بەشی پێشەوەی دەماغیشی ئەوێ تۆ پارێزێ بە منطق بەس باشە کاتێکە وەستی ئەوێ ئیژەکە تایگە ستێپ باگوەڕ یعنی یەک تۆز وەرە دووە مەبەستی ئەوە نیە ئابێتە دووە مەبەستی ئەوەیە یەک تۆز بۆست ئەم مەوزوعەی کە من ئێستا تێناگەم ئەهێنە بیکەم بەهرا بڵێم ئیتر من ئەمە بۆ دەوری دووەم ئایا من هەر لە هەرسی کەرتەکە تێناگەم یا لەم کەرتای ئیشکالم هەیە یا لەم دوو کەرتای ئیشکالم هەیە کەواتە تایگە ستێپ باگوەڕ یعنی یەک تۆز وەرە دووە یعنی چۆن کامێراکاڵێ زوم ئاوتی کە با هەموو مەنزەرەکە ببینم وایە هەڵێ وەرە دووەوە زوم ئاوتی کە وەرە دووە بزانە چییە مەوزوع بۆ ئاوا شڵەژایی باشە اینجا چاودێری بکە لی تێبگە اینجا لە ئاخیرە proceed mindfully یعنی بە ئاگاییەوە بڕیار بە نمونەیەک من لە ئەحیایم چوومەتە بەندی پێنجەم زۆر باشم هێناوە لە بەندی پێنجەما پاک مەکە جارێ دوان نهاتۆ بیرم تەرکیزم نیە لێ تێناگەم تۆ ڕابم و حیا فڕێم و یەکسەر حلە بەسیتەکە دەوری دووەمە حلە سەریعەکە چێ دەوری دووەمە یا جارێ نایکی نا بڕۆ ئیستراحەت کە بۆستە بیر کەرەوە ئایا تا ئێستا کێشەوە بۆ نەوەڵە مەش لەم بەندەیە لەم بەندی پێنجەمای کێشەکەم نشوایە ئەشێ هیلاک بی بۆیە تێناگی ئەشێ خەو بێ بۆیە تێناگی تەمام ئەشێ زۆر خوارد بێ بۆیە تێناگی هەموو ئەمانە ئەگەرن بەس بیر کەرەوە بۆستە تابعەیەکی بکە تۆزێ وەرە دووە بیریشی لێ بکەرەوە هەتا جاری وایە بە پێوە بیدانیش
بۆی ئارام بیتەوە پەلامەکە تۆزدایشە اینجا بڕیار فاقمان کرد ئەگادارم ئەمە بۆ ژیانتان زۆر ئیسفادەی لێک چارەسەرێکی تر لە چارەسەرەکان جاری وایە زۆر ڕق لە خۆتە بێتەوە زۆر پەستەبی لە خۆ زۆر قسە بە خۆتەڵێ خام بەشەرم خوا من تەلەبەم تخوا ئەمە ئەگەدار بە مێشک مامەڵەی وای لەگەڵا بکە وەکو مناڵ وەکو کوڕێکی گەنج وەکو هەرزەکارە وەکو خۆت ئەگەر بەردەوام برادێکت هەبێ هەموو ڕۆژە بیشکێنیتەوە لە ماڵە هەموو ڕۆژە بیشکێنەوە مامۆستا هەموو ڕۆژە بیشکێنێتەوە ئێمە بیشکێنینەوە سیقەی بەخۆیە بێ ئەلغالب نەخێ سیقەی بەخۆی نییە ئەستان بە دانیشتن و ڕۆشتنەکەشی ئاواڕوە لە ڕووی نایە زۆر سێری خەڵکە هەترسێ خەڵک ڕەخنەی لێ ئەم دەماخە داماوە کە خوای گەورە پێی داوی لە سا بیستی وزەی لەش ئەچێ بۆ مێشکت باشە لە هەموو دقەیەکە 750 یعنی یەک ڕوبع کەمتر لە لیترێ 750 سیسی 750 ملیلیتر خوێنە چێ بۆ دەماخت لە هەموو دقەیەکە نزیکەی لە هەموو دقەیەکە 750 سیسی چێ بۆ دەماخانی زۆر زۆر ئاگادار بە ئەم هەموو ئیشە بۆکە ئەم هەموو ساڵە خزمەتەکە لە یەک مۆزوعە نەو پێکە یەکسەر ئەیکێ بەهرا لەگەڵ ها بارن ئار ناسینەوە ڕیکۆگنایز بیناسەرەوە ینی ئەو کێشەیە چییە کە تۆ ئێستا کردوتە بە هەرا لەسەری بەس بیناسەرەوە کێشەکە بەندی پێنجە تەواو هەموو ئەحیانە کێشەکە دایک و باوکمە شەڕیانە بەس خۆ 24 ساعتە شەڕ ناکەن ئەمڕۆ شەڕیانە هەفتەیەک لالوتەکەن و لە ئاخیرا باوک دەچێت دایک تێنێتەوە حەلە ینی پرۆسەکە لەبەرە وایە ینی پرۆسەیە دیارە ینی ئەو عازەبێ ئەوە ڕۆ ئەوەچێتەوە بەدوایە تاو باشە جاری وایە خۆشابی لە ژیانە خۆشازان چیە ینی ئەمە شتەکە ڕوەیە یعنی بۆکسەکەشە بەرکەوتەوە گوێی لێژ نییە هەم دیسان تێکڵە مۆزەکەی هەمسان بۆکسەکە ئەمسان کێژەکەی ئەمسان دوانەکە شەڕیانە تێگە وەکو مۆزوعی موچە ینی ئێستا بڵێن موچەیەت نایەت ینی بێمە 11 ساڵە کێشەی موچەمانێت تۆ بڵێ بە 11 دقە فەرقانە وەڵا فەرق نایە وەرە با 11 ڕۆژی تر بێ با کێشەمانی ڕاهاتی تێگەشی لە برای خۆم کەواتە یەکەمیش ڕیکۆگنایز تێبینی بزانە چییە کێشەکە کڕیاوە دوو ئەی ئەڵۆ بابەجیان ڕێگە ئەڵۆ زۆر مهمە لە ژیانتانە ڕجای خواتان لێ یەکەم کە تووشی شتێگە بن بابەجیان بەرپرسیارەتێکی هەڵگرن کاکە خەتای من بوو خەتای منە ئەلۆ ینی ڕێگەی پێ بە بەو کێشەیە ئێستا من لە بەندی پێنج تێنەگەشتم تێنەگەشت تا دەستم خۆش بێ خۆ بارەکە لافیک ئەگەڕێین بە دوای حلە ئێستا ئەو پایە کێشەی تێ ڕووخاوە درزاوە کوردی خۆمان بە تایبەتی دایکەکانمان ئەو دەرزی تێ بوو ئەو خەتای حەمە بوو کە دروستی کرد وتم بناغەکەی ئەوەنەی تێمەت وتم ئاوی مێ وتم ئیسفادەیشی نییە قسانەها خۆشتان وان لەگەڵ خۆتانە ها ئیسفادەی نییە ئەوە یەکەم ڕۆژ وامان نەکرێ با بە ڕۆی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لا تقولوا لو مەڵێن ئەگەر وانە وایە بوو فإن لو تفتح أبواب الشر يعني دەرگای شەیتانتان لێگاتەوە چاوەکەم هەمان پرینسپل لە سایکۆلۆژیشا هەیە هەمان یاسا غەڵەتی نەکردووە لە کۆرسی دووهەما لە دەرسێکا دەرەجەکە و بەدڵ نییە کۆتایی دنیا نییە غەڵەتەکەت دۆزەرەوە ڕێگە بە باب من مەسئولیەتی وڵات دەگرم خۆم غەڵەتم کرد زۆر درەنگ خەوتم باش مراجعەم نەکرد بۆ تا نقطە سەرینە ئەلۆ ڕێی پێ بە باشە دوایەوە کە ڕێت پێدا ئەزانی بۆ لە ڕێی پێ بە ئەگەر دانە بە هەڵەکەیان نەنا بە دوای حلە ناگەڕی وایە بەس کەوتم منم بە دوای حلە ئاگەڕی ڕۆژێکیان نەخۆشێک جەلسەی چوارەمی بوو لەگەڵمان هات بۆ عیلاجی بۆ بنووسم یا چوارەم و یا پێنجەمی بوو سێرەکەم هەمان تاس و هەمان دووبارە کات توانێمە قەت حکم بەسەر نەخۆشان ناین ئەو ئیشی ئێمە نییە بڵێن ئەو غەڵەتە بۆ کە ئیشی ئێمە بڵێن ئەتەوێت چارەسەرێکی ئەم حلە ئۆکێ ئەلموهیم سێرەکەم هەروی خەتای فڵان کەسە لە ماڵەوە بووە من چانابم ئێمەش ئێزانم ئەگەر ئینسانەکە خۆی نوێ چابێ ینی ئەو کەفسەی کە لە ماڵەوە وڵی هیچ یعنی کێشەکە حل نابێتەوەت وایە یعنی تۆ بەرد ئەتوانی بڵێ بەرد ئاوە صفەتی ئاو بەرد لە یەک جیازەواز نین تا ئەم ئینسانە لە ماڵەوە وایە لە ئاخیرا یەک شتم پێ وتم کچم هەموو جارێکم بابە ئەو ناگۆڕێ و وایەوە هیچ وتم یەک شت پێڵەم عاجزمە بە تکاکەم عاجزمە بە تۆ نەخۆشی خەمۆکی هەیە ئەوە معروفە ئەوە عیلاجە ئەوە علمیە نەیزانین تەواو بەڵام یەک شت هەیە خەتای توی تێیە عاجزمە بە عادرێ من ناڵێن خەتای تویە بۆی جۆت کە
وتم بەرپرسیارەتی هەڵەکان و نەخۆشیەکەت هەڵگرە. زۆری پێ ناخۆش. باوەڕتان هەبێت جاری دوای هاتەوە زۆر باش بوو. عیبی نەمابوو وتی دکتۆر ماڵە هاوێ. ئەلۆ بەرپرسیارەتی هەڵگرە. تەواو. دایکت وایە. باوکت ناگۆڕێت. خوا ئەکا خۆت تۆزێ خۆت بووە گۆڕی بەرەو باشتر ئیتر کەس ترمان بۆ مەگۆڕە. باشە؟ ئەوەندەی خەریکی ئەوەی سیفەتی برادەرەکە و چاکەی لە داهاتوو تا خەریکی ئەوەی سیفەتی مێردەکە و بگۆڕی یا هیچ نەکە و بگۆڕی خۆت چاکە. ناگۆڕدەیە ئەو ئینسانێکی سەربەخۆیە ماوکی من. خوا بە سەربەخۆیی دروستی کردووە بە زۆر شت چا ناکرێ. هیچ ئینسانێ ناتوانین بیگۆڕین ئەگەر خۆی نێوێ. تەمام؟ ئەلۆ یعنی ئەوە. اینجا کە دانە پیانە کێشەکە چییە؟ ئەڕۆین بە دوایەوەی ئینڤێستیگەنی لێکۆڵینەوەکەین خەلەلەکە ئەمەیە مامۆستا فڵان ئەچم بۆ لای بەخوا تێنەگەیشت بۆم شەڕێک. ئاخر شت پەروەردەکردن یعنی خۆتی لەسەر ڕابێنە کە ئەو کێشەیە ئەمە حلەکەیەتی چەند جارە دووبارەی کەرەوە بۆی لە کۆڵ بێت. نقطە. سەری دێ. وابزانم سەعاتێکی ڕێکە قسات. باش. ئێستا تەواوی ئینشاءڵڵا. یەک تێبینی. بەڕێزان کاتە سەعی و زاریەکەن زۆر تەبیعیە کاکە دوای 2 هەفتە تاقەت نامێنی گوێشی مێری. کتێبەکە داخە بڕۆ بە دەرەوە. ئەو ژینگەیە بەجێ بەڵە. پیاسەیە بکە. ئەگەر ڕەمەزان نەمابوو چۆ لە دەرەوە لەگەڵ دایکتا لەگەڵ برایەکتا لەگەڵ برادەرێکتا چارێکی 20 دقیقە سەعاتێ بڕۆ بخۆ. بەزەم ڕۆژێ نا بەزە تۆزە. اینجا ڕێین بەکاربێنە. باشە تەحلیەکی باوکی من بەشەرین خوای گەورە ئەفەرمێ چی ئینسان عەجوولە پەلەیەتی صفەتێکی غەریزیە ئێمە دایمە پەلەمانە مرۆڤ وەدەلیل مناڵین ئەماوە کەی گەورە بێت ئێساڵی کەی جامێ ئەچمەجا هەمومان وا بوو ئیتر کەم و زۆرە دوایی کەی ژنێنم دوایی کەی مناڵ بێ ئەی کەی گەورە بێ مناڵی نەبوو ئەی بۆ مناڵی نەبوو ئەی کە مناڵی بوو ئەی بۆ دوان نییە ئەی بۆ کوڕە ئەی بۆ کچ نییە ئەینجا ئەی بۆ لە مەکتەب باش نییە ئەی بۆ زۆرە جوڵە ئەی بۆ ژنی نێنە ئەی بۆ ژنەکەی نایە بۆ ماڵمان ئەمە کێشەیەکی غەریزی ئینسانە بەگوێی براتانەکەن لێگەڕێ حلی نییە ئەگەرتانە سەرتانێشنێ لێ هەنێشتێ لێگەڕێن وازی لێنن حلمان نییە ئەوە لەبەرەوەی پەلەتانە لە کاتی سەعیە تەبیعیە تۆ دانیشتی نامێ بژوڵێ تۆزە پیازەکە دوو دانیشتەوە ژوورەکە سێ بە چوارێ قاپێ ژوورەکە چەندێک لەبەرەوە زۆر تەبیعیە جارجارە بێزاری بابەجا من چەند جار پێم بەجێشتووە لە بۆ ڕۆژ وازن لەسەرێتە من لە بەکەلەریا حەوت ڕۆژ سەعیم نەکردووە بەس نەچی باوکی بڵێ من ژوارەکەم لە دەرەجەکەن عەلاقەی بۆ پێم نەکراوە شتێکمانە بێتە ئەجەستمەنت زۆر دەرێنی تەشێوی واتە جۆرێکە لە نەخۆشی لا گونجانێ ناتوانێت گونجێ سەعاتەکەی خۆت پیاساکەی دوعاکەی ئەگە پێویستکە عیلاجێک وەرەگری تا ڕێگە بیت شتێکیکە هەیە کە زۆر گرنگە بریتیە لە سپاسگوزاری ئەو کەسانەی سوپاسگوزارن لە این شەکەرتم خوای گەورە فەرمێجی لە ئەزیدەنەکم زیادەکەم بۆتان باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چێ بەلای کابرایەک نەخۆش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵنەوای ئەکات ئینشاءالله باشە بیتەوە ئینشاءالله خوا شفا دەدا طبعا دڵنەوای بۆ نەخۆش شتێکی زۆر باش چکە لایەنی ئیجابی و مرتاحێک کابراش بۆڵە بۆڵیە لە وەڵای چەنا بۆ ئازارم هەیە و چی و خوا ئاستەکەم ئەمرم پێغەمبەری خواژە فەرمێ بەو شێوازەیە کە بری لێکەیت قەدەری خوا بەیانی وفاتک بەیانی کابرا وفاتک چۆن بیت لە خوا بکەیتەوە خوا ئەوە یارمەتی دەدا بەڵام خوای گەورە خۆی دا نابەزە ئیشەکانتان بۆ بکات دوایی لا نەچن لە دین لابنەوە چێش دەرەجەو نێناوە تەمام خۆی دا نابەزە ئیشەکان بکە عەقڵێتی داوە مامۆسای داوە خۆتی داوە ئەساسیاتی داوە توڵی داوە ئەم شتانەی پێداوی کە بیکی ئێدەم ڕۆ بەجاری بکاری بێت بەڕێزان ڕجاءن نەتیجە کەس نازانێ هێنیان لەوانەیە هەموو شتەکانە نەک لە ساڵە هەزار لە سە باش بێ بەس دەرەجە نێنی یعنی تەبیعی وەریگرە یعنی بەجددی پێ دەڵێم تەبیعی وەریگرە زۆر جار تووشم بووە من لە ئیمتیحانی دکتۆراکەمە لە بۆردا ساڵی یەکەم دەرەجە دەرنەچووم دکتۆر زانا دەرنەچوو عیبە وانییە ئێ دەستم خۆش بێ کە دەرنەچووم لە بەرووی سەعیم باش نەکرد ئەشهەدوو پێم ناخۆش بوو دانیشتم لەگەڵ خۆماوت بەستم لاخراوتم چاو دەرەها خەتای خۆت ئەگەر باشتر سەعی کردا دەرەجە تێنە ئەبێ ئەلۆیکی ئەبێ ڕێ پێ بدەی ئەبێ دانی پێ بنێ بڵێ من غەڵەتم باوکی غەڵەت نییە مامۆسا نییە باوکی من پرسیارەکان نەجزراوە تۆ سەعی نەکردووە تەمام تۆ باش نەکردو سپاسگوزاری هەموو ڕۆژێ لانی کەم سپاسگوزاری شتێکە خوا پێداوی نەیداوە خەڵک شریعەدایەتی بە خەڵکی تر بەس بە تۆ بە جوانتری داوە
ئەشە باوکمان زۆربەمان باوکمان بینی بێ و باوکمان هەبوو بێ فرای کەوتمێتی وایە بەڵام باوکێکی یاوە بە تۆ نعمەتە ئاگای لێتەیە یە بۆ لا ئەو گێنێ ئەو باوش پیاکە بە قوربانتە بێ و ئەمە نعمەتێکی گەورەیە بابە گیان بە زۆربەی نەداوە باوکی داوە بەس ئەمەی نەداوە دایک عینەشت مامۆستایەکی دڵسۆز عینەشت ژینگەیەکی باش عینەشت جاری وایە مەلایەکی مزگەوتەکەی جاری وایە برادرێک دراوسەیەکە ئەمانە فەزڵن سپاس گوزاری لەسەرکە شەکە ئینسان هەستی کرد شتی تایبەتی هەیە مرتاحە یعنی خی گەورە ئاگای لێمە یعنی خی گەورەست ئاگادار بن هەمووتان کۆمەڵ شتان هەیە ئەو من نیمە مامۆساکە و نێتی ئەو تژنێتی هەمومان هەمانە ئۆکی لەبەرەوە سپاس گوزار بن ئاەک تۆزەوە سم پێشەوەی تەواو بم پرسیارێکم لێ بکە عیلاقەی بە مەوزوعەکەەوە هەبێ پرسیار ئەگەر هەتان یەک تێبینی بەش بیرم کەوت باوکی من پارێژ لێرە ئەو محازرەیەم کەوت باسی ئەم قسەیەم کرد سژ مامۆسایەک لە ژوورە ناقەشەیەکی کرد بیری قسمە کە باسیەکەم قەچێکە باسیەکەمەوە باوکی من تا ئێرە لە یەک مەلزەمە هێناوت پێویست ناکە بچی بیگۆڕی مەلزەمە بۆ تێگەیشتنە مەلزەمە یارمەتی دەرە فقط شەرحی مامۆساکە و جوان گوێگرتە بێ مراجعەی باش بکەیتەوە کافیە مەلزەمەیەکی تازە دەرچووە و ئەڵێن زۆر باشە و پێویست ناکە بیکڕی چونکە تۆ ئەو شەرحە جیاوازە واستەکەی مامۆساکەی خۆشتێکی باز نەکردو ئەمە باسی کرد وەڵڵا شەرحەکەی جیاواز هەراوەیە فەرقەکە دێڕێ زیاد دێڕێ کەم هەندێک مامۆستا هەیە حەزی لە شەرحی کورتە هەندێک حەزی لە شەرحی زۆر هەندێک کورتە ئەنووسێ خۆی شەرحێکە هەندێک زۆر ئەنووسێ کەمتر شەرحەکە ئیتر ئەمە تەریقەیە باوکی من مەلزەمە گۆڕین نییە پێویست ناکە بچی بۆ دەورەی سەریع تۆ ساڵێکە خەریکی چیت تەواو خۆ تۆ خارجی نیت ئەو خارجی قەیچێک ئەڵێن فرایز نەکەوتەوە ئەبڕۆ بە دەورەی سەریع بەڵام تۆ پێویستە بە شتانە نییە باوکە یەکسەر بۆ ماڵەوە یەکسەر بۆ سەعی تەمام پرسیار بەڵێ برام ئەگەرتانێ بۆتان بەسکە بەسەر ئەڵە جدۆی دوو مراجعە بەڵێ زۆر باشترە پێش گوزاریەکەش سێ ڕۆژە دەکات سێ مەرجەحە بەس بۆ ئێستامە 6 ڕۆژمان هەیە دوو مەرجەحە یعنی وەختەکەی زۆر کەمە تایمیکی بەس کەمتر بەس باشە بۆ خولی دوم چەند دەرس باشە یعنی هەتا چەند دەرسی احتیاجی هیچ نەخە دەوری دووەم هەتا ئەتوانن هیچ مەخەنە دەوری دووەم ئەگەر نا یەک ئەیترەوە یەک نفاقە دوو کفرە سەعبەتەکەم هەتا ئەتوانی مێک باشە سەری کە باوکی من لێتان نەبێتە غایلەیەکی خراپ کە من وتم دوو مراجعە باشتر لە سێ طبعاً وایە بەڵام ئێمە لە بیرمان چوو باسی ئەو بکەین 60ەکە کە ئیتۆ بە ئیمتیحان مراجعەیە وایە دوو مەبەستە کاتی بەنی امتحانەکانیشە ئێستا زانی پێشتر دوو دەرەیت لا هەردووشی مود ماوەسە ڕاستکە جارە پێشە مشتە لە بیرتان نەچێ ئێوە 60ەکە سعی ناکەن ئێوەش مراجعەیە کاک ئێوەش مراجعەی کۆرسی دووە وایە وانە مراجعەی کۆرسی دووە بەنسبەت ئەوەی هەمووتان دوو مراجعەکەن دانەیەکان ئێستا دانەیەکان ئەو سێ ڕۆژوونی و دوو ڕۆژوونیەوەی بینی خۆی اتفاقمان کرد ئەوە دوو مراجعەیە بەڵام ئەو کاکەیە ئەم کاکەش کە پرسیاری کرد ئەڵێ ئەتوانین بیکەین بەسێ بەڵێ توانین بیکەین بەسێ حل زۆر بەسیتە ئەحیاکەی بە 7 ڕۆژ تەمام فیزیا 7 کیمیا 7 بیرکاری 6 وازعە ئەوە چەند 22 ڕۆژ 27 ڕۆژ وانە کوردی 4 بۆ 5 عەرەبی 5 چیمان ماوە بیرکاری 6 چەندی کرد کۆی کەرەوە 43 30 ڕۆژێکمانەمێنێتەوە 25 ڕۆژێکمانەمێنێتەوە عەفوو ئەو 25 ڕۆژە ئەدەینەوانێ بە دەرسەکان بەڵام لەم احتیمالەتەیە کە ئەیکەی ئەبێ مراجعەی دووهەم 14 ساعت سعیکی بۆ دقت بە 14 ساعت ڕۆژەی 2 ساعت زیاد سعیەکەین ضربی 25 50 ساعت زیادەکە 50 ساعتەکە کاتەوە 5 ڕۆژی تر کاتەوە 30 ڕۆژ بە 30 ڕۆژ دەتوانی 7 دەرس مراجعەکەیت بەڵام سەر لە خۆتان تێگمێن ئەو جدۆڵی ئەوەڵجار دامان نەعیبی نییە هەوڵ بە زووتر لێبەرەوە لە باتوی 8 ڕۆژە بۆ بمێنێتەوە با 12 بۆ بمێنێتەوە با 13 بۆ بمێنێتەوە باشە سەر لە خۆتان تێگمێن مراجعەی تر و جدۆلی تری نایە بەڵێ ئێستا لە کەم و کورتەکانە بەڵێ باش بۆ تێبینێەوە لە ئێستاە کە ئەڕۆی تۆ کەم و کوردی چاکەی بەڵێ بەس ڕجا ئەەکەم تکا باوکی من لە کاتی امتحانی سعیکردنی مراجعەی امتحان یوتیوب نییە شەرح تێگەیشتووی ئێستا مراجعەیەکەینەوە بڵێمەوە ئێستا کەم و کورتیمان هەیە وتمان بچنە ماڵەوە بیکەن وابوو
ئێستا یوتیوب بەکار بێن بەقەیچێک هەرچەنە من هەر لەگەڵ ینی بەڵام بەکاری بێن ئەگەر زەروری دوای ئەوە یوتیوب نییە چکە فریان ناکەوی فریان ناکەوی ینی تۆ ساعتە یوتیوب ساعتە مڕاجعە ئەوە ئەبێ لە باتیەوەی 90 ساعتی بێنە بێ 180 ساعت بن بە دەرسی نابێ واز لە یوتیوب بێنن بابە ژیان متمانەت بە عیلمەکە دەبێ علمەکەت ماوە بەڵێ مامۆستا جان دکتۆرەمەش فقط وەکو مامۆستا بە قوتابیەکانی خۆمان گوتم وەکو مامۆستا عەرەبی وەکو پەروەردەی ئیسلامیش پێ گوتینە بەس حەز دەکەم جەنابەت ئەگەر قوتابی بە خۆی زیرەک بێ هەوڵ بدا کۆشتی خۆی بکە پێویستەکە لە چاو پیسی و لە عین و حەسادە بترسی وڵا سەکوولم و فلانکە هاوڕێم و دروستە ڕاستی بە تایبەتی کچەکانمان ئەو کێشەیان هەیە دەست خۆش بێ سەریکەن باوشم موضوعی چاو پیسی موضوعێکە زیاد لە قەباری خۆی گەورە کراوە ئۆکەی جۆگرە جۆگرە باوشم ئەبێ یەکەمین شت قەنەعەتتان ئەم مۆزوعە گرنگە بۆ هەموو ژیانتان نەک بۆ پۆلی دوازە بە کورتی زۆر بە کورتی ئەبێ هەمومان یەقینمان هەبێ ملیار لە سەد خۆ عادلە تەواوە عادلە یا عادل نییە خۆ دادگەر یا دادگەر نییە ئەگەر گومانە لێتی ئیمانەکە خۆی خۆش گومانمان لەمە نییە دوو خوا عالم الغەیبە وعەلیمە وعالمە یعنی زانای زانەکان نییە ئیتر ئەو هەمومان دروست نەکردوم باش پرسیارەکە لێرەیە خوایەکی عادل تۆی دروست کردووە 24 ساعت واش لێ بکە هەرچی چاوە کار بکاتە سەر تۆ وانە ئەم خوایە ئەستەغفیرڵڵا لە کەوانەیەکە کەواتە عەدالەتەکەی کۆ ناوان نییە ڕاوەست هاتووە کۆمەڵە شتی بۆ داناوی لە شەو ڕۆژێکە ئایەت الکورسی فەلەق و ناس ئایوانە بەیانی محەسەلی تا ئێوارە ینی پارێزراوی ئێوارەش کە خەن و پارێزراوی تا بەیانی یعنی 24 ساعت وایوانە وەخاڵی یەکەم کەواتە تۆ بەم دوو ئاەتە بەم سێ سوورەتە کە خوێنی کێشەکە حەل بوو تەمام خاڵێکی تر ئەگەر زادتان بۆستێ سەرتان نایەش زمانتان بۆستێ سەرتان نایەش چ ضرورە تۆ باسی یەکەی کە چەند سەعات سایەکی و چۆن مراجعاکی و چۆن خۆت عەزت داوە با خەڵک لە پلانەکە و تێنەگە هەر نەزانێت تو بزانێت تۆ پاتاڵ یەرسەی ناکە پێ و خۆش بێ کاڵە براژە مەسەعی ناکە پێت خۆش بێ با نەزانێت چۆن سەعیەکەی چ پێویستەکە بزانێت چکە قەدەری خوا وایە ئینسان کە ئەڵێ ئەمن ئەو شتاکەم ئیرادەکەی سەرفە بێ لەگەڵێ ئەڕوا چاو نییە خەتای خۆتە باسیەکەی ئیرادەکە دەڕوا لەگەڵ یا لەڵاو بڕایەوە تاقەت سەعی نامێت باشە ئیتر گەڕشتانەوەی گرفانی و کابرایانەی کە بەناوی دینەوە فێڵ لە خەڵکەکەن گەرمکەنەوە شتێکی ترە بەڵێ هاکوڕی خۆس ئەی بەڵێ من باسمان کردەوە وتمان هەیە بەڵام وتمان خوا پارێزگاری بۆ داناوە ناکرێ هەموو شتێ بڵێن چاوپیسیە نەخێت بەیش حسنە خوای گەورە فەرمێ حسن محەسن زیکرەکانی ڕۆژەکەین زیکرەکانی دوای نوێژەکەین زیکر بۆچی هەیە تۆ پەلەمەک مۆزوعەکە مۆزوعی دینی هەرچەنە بەرەکەتە باوشی من زیکر بۆ هەیە زیکر یەکەم بۆی دایمە لەگەڵ خواستی لەو هەبێ ئەمە خاڵی یەکەم خاتۆ بۆی دایمە خوای گەورە بۆ پارێزێ نقطە سەری دەرشتەکە لە خۆ زیاد مەکە و گەورە مەکە تەمام ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو ژیانیا سەحابە بە قەدەر 1 ساعتی ئێمە پرسیانە لەسەر چاوپیسی لە نەکردەوە هەمە تەوەکولی 100% بەخوا بوو ئێمە کێشەمان لە تەوەکولەکە هەیە تەوەکولمان بەخوا نییە جارجارە گومانیشمان لەخوا هەیە تۆ بڵێ ئەو شتە وا بێ ئەوانە بێ ئانی خەتایەکە خۆمانین لەبەرەوەڵی کێشەکە لێ چاوە واز لە چاو بێنن وەرن بەلای سعی پیای چاون بڵێ پەنجا بەدە ئەبێت ئەگەر تەرکیزت سەب تەحەمولیە بێ قەیچێک پەنجا بەدە عیبی نییە بەڵێ دوو مۆزوع مەسە دوو کەرتەوانە هەموو ئینگلیزی و عەرەبی بەلا باش نییە بەڕای من نەزانین بۆ باش نییە چونکە مامۆسای تایبەت بۆ ناڵێ 15 ڕۆژ مەوێ یا مەسەلەن 30 ساعت مێ بێم 30 ساعتە بڕۆی تو بێ هەمووی کات وا بێ مراجعی تاکەیت لەم حاڵەتە ئەگەر وای هیچ سعی نەکردو لەو بابەتەیە باشە هیچ ئەگەر تیاتان نەکردووە هیچ دانەیشان بخە دەوری دوم ئەمە فتوای خاصە بۆ ئێوە حرامە بۆ ئەو حەڵاڵە بەس ئەگەر هیچ نەکردو ئەگەر کردوتە کوڕی من ئەوەی کە زۆر گرفت لیا هەیە تەبیعیە بەلامەوە
طبيعية بەڕێزان ئێمە شتەکە کاتە ژنە خۆ مامۆستای تایبەت زۆر باش بەس کاتمان نییە بۆ نمونە من مەجموعەیە کەرت کیمیا کەرتی 5 6 7 تۆزە کێشەمێ ئەم سییانە چون بۆ لای مامۆستای کیمیا ئەمڕۆ تاقێک مایەتی ئەوە کێشەی نییە باشە بەڵام بەردەوامی پێم باش نییە چه کاتمانە بە بەڵێ پرسیار بەڵێ بەڵێ باش زۆر چاک وڵا دامنەوە باسی کەم لە بیرم چوو زۆربەمان سعیمان کردووەڵێ یا هەندێکمان سعیمان کردو زۆر بە باشی کەچینە سەر ئەسئیلە ئەشڵژێن ئەمە واردە یەکەم ئەساسیاتەکانە لە بیر نەچێت وتمان خەوی باش شەوی پێشەوە باشە خەوی باش مقدمەی هەیە ئەگەر خەوت تێک چۆ تا کاتی وزاری ئەبێ ڕێک بکەیتەوە بۆی خەو ڕێک بێتەوە بەیانیان جێگیرەکەی یعنی بەیانیان هەوڵێ هەموو ڕۆژیان کادەستی بۆ منە حەوت و چارەک هەڵەسی وردە شەو ڕێگە بێت ئەو کاتێک گەزانی شەو خەوت لێ یەکەوێت لە دەوری 10-11 باشە ئەمە یەکەم خەو ڕێکەکەینەوە پێش وزاری نەک شەوی وزاری هەفتەیە پێش وزاری تۆ ئەگەر خەو خراپ بووە ڕێککەرەوە ئاگاو لێرە بێ باشم خاڵی دووەم پێش خەوتن عادەتەن 3 بۆ 4 ساعات شت مەخۆ هیچ خواردنێک بە میوەشەوە مەیخۆ بۆ چونکە مەعیدەی قورس خەوت تێگەدا تەمام پەرداخی شیر دەتوانانی بخۆینەوە چاو قاوەوانە ناخۆینەوە 3-4 ساعات پێشخەوە بۆی خەومان باش ئەگە هەر خەو لێنەکەوت تەبیعیە میلاتۆنینە بەکاربێنی تەبیعیە میلاتۆنیندان بیستۆ لە دەماخایە و ئەڕژێ و 5 میلیگرامی میلاتۆنین لە سەیدەلیات بە جەلی یا بە حەبەری بگرێت زۆر زەڕوری بیخۆ قەیچێک مشکلەمان نیە من خۆم لە ئیمتیحاناتە زەڕور بووم جاری وایە بەکارمێناوە بە تایبەتی جەروا لە سەفەر بووی تایمی خەوت تێک چوو بەیانیەکەی کاڵاسی ساعاتێک بۆ ساعت و نیوە پێش ئیمتیحانیش ناخێنیتەوە بە کورتی بە مختصری خۆی ساعت چەند ئیمتیحانە 7:30 وانە کەواتە تۆ ئەگەر زۆریش زوو هەشتی دەتوانیت 5 دەستی وایە چکە لە بێتان نەچێ بێ لانی کەم 6 ساعت بۆ 8 ساعت خەوت بێتی باشە شەو کەواتە بەیانیەکەی زۆر فریای مراجعە ناکەین لێرە دەوری چی دەورە بینێ ئەگەر مختصرێکە هەبێ فلاش کارتێکە هەبێ شتێکی کورتکراوە بێ مراجعە بکەیتەوە ئەلمیم ساعت و نیوە پێش ئیمتیحان هیچ مەخێنەرەوە بێواشی خۆت حازر دەکەی نانە خۆی ڕۆیت بسمیلا ئەکەی بۆ کۆتا جار ماڵاوی لە دایک و باوکتەکەی ئەڵێ نەوەک نێمەوە هەچی بۆ ئیمتیحان ئەوە گەیشتینە ئەوێ باشە برادێکە لێ پیا بێ لێو پرسیارەت چییە بڵێ نایزانم سەعی بەشی ئەو کردو بڵێ نازانم خۆتی لێ بزەرەوە بابەت جوابی مێرەوە سترێس کەمەکەینەوە بەشێک لە سترێس کەم کەوتنەوە دوورکەوتنەوەی لە خەڵکی سترێساوی باشە دانەیەکی خۆی عەزیێت داواکە و بەخوا دەرناچینەوە سەرەکەی سەیە ناوە بەڵام تۆ بووی بەچی تۆ بووی بە زەحیە ئەوە لە طبا هەمان بوو جۆگراوە قسە مەکە محەمەوە لە طبا هەمان بوو بە ذات و سفەتی خوا پێش ئیمتیحان نێ پێش ئیمتیحان بە نەقالەیان هێنا یعنی تێبگە لە فکرێک باوەڕە هەبێ دەمو چایەوە لیا کوڕ کچ ئۆکەیەوە کچ دایما ئیش خوان ئایاتە قوربان تا بەم دەرناچین هاتە دەرەوە هەشتا لە طبازای چەند زۆرە لە سەبیێنی یعنی تۆ زۆر زەخمی باش ئێمە کوڕی باش ئێمە بەزا حەشە سوحەتمانەوە ئەمەشتا لە شو یعنی ئەمانەمان زۆرە هیچ پرسیار لەگەڵ هیچ کەسێکە حل ناکەی جوابی کەس نایت و قسە لەگەڵ کەس ناکەی صم بووکم عمیۆ من دایمە وامەوە بێدەنگە بی خۆی چۆرەکەی خۆڵاڵەکی تا شتێ امتحان کە شتێ امتحان پرسیاری ئاەت الکورسی و فاتحە و سوورەتی بەقەرە و هەناسەدانی قوڵ و چیە خوێنی بیخوێنە خۆ ئارام کەرەوە پەرداخی ئاو بالاوە بێ دەبێ ئەو باشە هەناسەیەکی قوڵ بە هەناسدانی قوڵ ریلاکسیشن تێکنیک ئەوە توان لە یوتیوب لێ بن فێرە بن باشە بسمیلا دەستەکەین بە پرسیاری یەکەم خوێنەرەوە کە زانی و یەکسەر جواب بەرەوە زاکیرەوای دابنێ ئەو کۆم ژوورێ جارێکی تر باشە هەنێ معلوماتمان هەیە ئەمە دەرگاکەی ئەمە دەرگای زاکیرێ باشە هەنێ معلومات هەیە لێرە ڕیز کراوە هەنێ معلومات هەیە لە ناوەڕاستی قاعەکەی هەنێک لە دوای دواوەیە باشە پرسیاری یەکەم و دووەم و ئەوانەی لە ئەوڵەوە ئەیزانی دە و پرسیارانی لە ئەوڵەزانی ئەوە یەکسەر بە مێشکە بڵێەوە معلوماتەکانی بە دەرگاکەی یەکسەر جواب بەرەوە باشە دوای مخ 50 پرسیارە عادەتەن 20 زۆربەتان نەیزان هەمووتان ئەتوان بڵێم هەمووتان نەیزان 20 باشە 20 بۆ 25 هەمووتان خێرا ئەو 25 پرسیارە بدۆزەرەوە یا 20 پرسیارە باشە پرسیاری چوارەم لەو دەقایە نایەتەوە مێشکی ئیشارەتی لێی حوتەم نایەتەوە مێشک ئیشارەتی لێی دوایی سڕیتەوە ئیشارەتەکە باشە کەواتە 25 پرسیارەکەی سەرەتامان جواب بایەوە ئاواکەی لەوانە 50 دقە ڕۆشت بێ یان لەوانەشە بە 40 دقە جواب بیاوێتەوە نە ئاسان بێ لەوان باشە کەواتە الحەمدولله و 2 ساعت شتێکمان ماوە ئەسەینەوە بۆ 25 پرسیارەکەی تر ئێستا کتێ ئەم معلوماتانە ئێرەمان هەمووی لابردووە چوینەتە پێشەوە بە پێ باشە
هنا سر يكم برسيار كإشارة مالية مثلا برسياري شوارم أي خوينينو والله ما كي جاري ويا يكسر يزاني شو كان معلومات ذاكرة أو إيجاكا معلومات يعني سباسي منالي دا كين دوسل اقتباسا كي بينجي تربي ركيت هشتي دربي ركيت معلومات كان أوهان أمين كاتك زاني لو أنا يكسر بيزاني جاي برو أريد إذا برسيار جمانة هي لبيني سيودي بون برسيار لخوك بون منالي دي لصا نوا ضلنيام ديه لصا نوا صد ضلنيام ديه هذا بجرا تمام شاست حفتا هشتا جمانة هي بوست لسري بيريك إنه لو كاتي سعي معنا كده ما تشكرتك شو بشيك جاري واحد ذاكرة شيء لبركضه جينجك شيء لبركضه يعني تو إسا كسر ابنك هنيك تان رنجي جلك بيبيرا هنيك تان باكراوندي بشتم بيبيرا هنيك تان أزانك شيء لبردم يابو يعني ذاكرة صار رأي تركيز للايمنا هندشتي شيء لخزن كردو كواتا أجا هربير نكودو تشكرتك تسبندك جاري ولا أبركو بيرك تو نازاني شيء أو كاتي سعي مكر شو ويا رجو باشا شو ذاكرة جاري ولا قل أو أخذني كدو ڕوودەهیت ڕووداوی ڕوویە جەوم باش ڕوویا بێزار بووم جاری وای کە ئاوا بیرێکی تۆ شەو و ڕۆژ بوو بێزار بووم لەکووا دانیشت بووم معلوماتەکەیت کەواتە ئێڵێمەوە ئەو پرسیارانەی لە ئەوڵەوەی زانی خێرات بیدۆزەرەوە خێرات جوای بەرەوە دوایین بۆ وانەی ئیشارەتمان لێیاوە ئەوانەی ئیشارەتمان لێیاوە دوو بەشە دانێکیان وەسەتە دانێکیان گرانە باشە وەسەتەکان زوو بدۆزەرەوە زوو جواب بەرەوە لەوانەیە دە پرسیار بێنێتەوە کە گرانە دانیشین کەوکوژی زان چیە كوكجي يعني بإستراحة زور بتركيز بيري لك تمام لا أخيرا جمانة ده حفتها هشتا راز ببزهر الله يبخوا خويتي هالي بجير ليه رأيك يا شرودا يجوا مراجعة كيتو بابا جا مراجعة بيسبينس برسيارة كي بداية كجواني جوان جواب بداتهم ما يكروا مراجعة وأنا بكرو كإشارة اللي هو جمانة هبولي شون كبو جمان طبيعتي واعي دزيه كري لمالك لقركها قريم أنا ومال أخوانا خاصة مالي جنابتن لعاني تذكرنا جمان اللي خوشه هي هاي تقولي خوم نمرد به لشونك عدمنا نابه بالضبط دواي جمان عادتي وزوب لا وبيته قدر يخوا جمان اللي دراسيك تانا اللي ركنك ايه الله بخوا تقولي كرش يعني زور سرسريه بخوا لا تشخوي به ما انسان كايبيني ام كره لقل دراسيك او بروستا جمان يشتري صار ايش شاو حساسه به سيركي زوزو بيكون الله خويتي درسي چانيه ها گومان زوو بڵاوە بێتەوە باوشی من کە تۆ گومانت لە پرسیارێک بوو پرسیارەکەی ئەوڵ کە زانیوتە ئاسانەکە گومانیش لە بۆ دروست دەبێت لەبەر ئەوە ئەو پرسیارانەی لە ئەوڵەوە زانیوتە مراجعەی مەکەرەوە چۆ لەسەر و پرسیارەی 15 پرسیارە 10 پرسیارە کە گومانمان هەبوو گومانەکەش ئاوایە ئەگەر لە سایەنەوە بۆ لە سایە سەد دڵنیایەوەی هەڵبژاردووە ڕاستە وازی لێنی باشە وازی لێنی و تەواو کە هاتیتە دەر لە ئیمتیحان پێش امتحانوتمان بێ جۆ لە هیچ نییە چاو لە هیچ نییە قسە ناکەی دوای امتحانیش عینش جۆ لە هیچ نییە و چاو لە هیچ نییە قسە ناکەی ڕێک بۆ ماڵەوە پرسیار حلمەک تۆ جاری وای ڕاستە جواب بەوە و دانێشی زۆر بڵێ لێ دانێشیەوەی کە خۆی دای مەزاڵەکە ئاڵێ نەوەڵات دی سینی و تو مەسخۆی غەڵەتی کردو تۆ لێرە 2 دەرەجە لێرە 2 دەرەجە لێ 3 دەرەجە هێشتا ماڵەوە جەوە نییە بەیانی کوردیە و خۆمان خۆش نا بۆ شێوازە نییە پرسیار حلمەکە باش هیچتانەوە قارەمان نیم بەرگەی پرسیار حلکردن و دوای غەڵەتە بێ و جەو هەبێ بەیانی سعی بکەی لەبەرەوە پرسیار حلمەکە لێگەڕێ بەڵێ درەنگە ئەگە پرسیارێکتان هەیە بیکەم بۆی بڕۆین ها بەس ها ئاخر قسە پیاوە و سعی بکە ینی مرد بن مردی خوا بن ینی پیاوە ینی کچەکانی ژەگرێتەوە جا مستەربینە ناسن وانە ئەمە شێوەم سەرەتای محازەڕەکەی لەگەڵ ئێوەیە هەمووتان جۆتانەگەن مەزبوط بوون لەگەڵم تێگەی ئەمەم کاتێک کە ئەتەوێ فاوڵ بگری یان تەوێ فێڵم لێ بکەی بە گوێم نەکەی ئام لێ نازانم جۆر دیارەیان نا ئەمە شێوەم کاتێ وای تۆ تایم یعنی تۆ سەر جادە خیرەکە لەگەڵمە بەخێر بێتەوە ینی بۆ دەرکە و غەڵەتی ئەمەش کاتێک کە سەر جادە خۆڵەکە جارێکتر يعني كاتك بجومان ناقي حالمان يا بدستانو يعني أوهم صالة مع مصاعد زيدي كبدو لقلطانا من ساعات اللي قلطانا ما اسمع مثلا صصع اللي قلطانا أوهم صالة عزيزي يعني شاو يعني خو عزيزي كشاو باوكتو دايكتو همو خلقوا جيراب أخوتوا لا أخير عشان سجادة خالق ولا حقتي والله بس ذات سبتي إخوانية قبوكتين تيجي أما كيتو سجادة خيرك مرتاحة بين قلطاو إن شاء الله
محاضرەکە ئیسفادەی هەبووە هیوادارین بە جۆمان بکەن هیوادارین کە چوونەوە ماڵ و ئیسراحەتێکی باشی بۆ بکەن باوشە من ڕەمەزانە دوعا وانی بڕۆ دەستان خۆش بێ ئاگادار بە ڕەمەزانە دوعا زیاتر گیرە دوعا بۆ خۆتان زۆر بکەن بەخیل مەبن لەگەڵ خۆتانە دوعا بکەن وسپاسی خوش بکەن کە ماوەسا باشانی پێداون دوعایان بۆ بکەن کاک دایک و باوکتان خەڵکە باشەکەی چواردەورتان باشە دوعایان بۆ بکەن دوعا زۆر بۆ خۆتان بکەن و ڕەمەزان فرسەتێکی باشە بۆی زاخیرە باشیشکە ئارامتر بن و تەرکیزتان باشتر بێ و ئیمانیشتان زیاتر نزیک بێت و بە هیوامەوەی دوای شەشیش ئەو ئیمانەتان ئاوا بێ ئینشاءڵڵا خواتان لەگەڵ